بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن لە بەرنمەیەکی تایبەتی دیکەی ستێر تیڤیدا لە خزمەتی ئێوەی بەڕێزداین وەکو ئێوەش دەزانن لە ئێستادا کوردستان و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دۆخێکی ناجێگیردا تێپەردەبێ. کوردستان و دۆزەکەشی کەوتۆتە نێو ئاڵنگاری و گۆڕانکاری هەم ناوخۆیی هەم دەرەکی هەم ناوچەی و هەم جیهانی. لەم چوارچێوەدا گفتوگۆ دەکەین کە بزانین ئێمەی کورد لەکوێی ئەم ئاڵنگاریانەداین لەکوێی ئەم گۆڕانکاریانەدا جێمان گرتۆ بە تایبەتیش لە کاتێکدا کێرشەکانی ڕژێمی تورکی داگیرکار بۆ سەر گەلەکەمان بە تایبەتی تریش بۆ سەر باشووری کوردستان تا دەچێت بەرفراوانتر دەبن. ئەڵبەتە لە چەند ڕۆژی ڕابردوو کۆمەڵجڤاکێن کوردستان کەجەکەش لەو چوارچێوەدا لێدوانی دابوو. هەڵبەتە ئەمڕۆ لێرە لە بڕۆکسل کۆنفرانسێکی گرنگ بەڕێوەچوویش کۆنفرانسی سێهەمینی کوردانی فەیلی بوو کە لە بارگای پەرلەمانی ئەوروپا بەڕێوەچوو ژمارەیەکی زۆر ئەکادمیسیەن هەروە پەرلەمانتار کەسانی چالاگوانی کورد هەروە ئەمریکی ئەوروپی عەرەب تێیدا بەشدار بوون و تە پێشکەشکران پرس و دۆزی فەیلیەکان بە فراوانی گفتوگۆی لەسەر کرا. هەڵبەتە ئەمڕۆ ئێمە بە فراوانی ڕووماڵمان کرد بە شێوازێکی زیندوو گواستمانەوە بۆی بەڕێز ئەم شەو لە بەرنامەکەشدا هەوڵ دەدەین ئەنجامنامەی کۆنفرانسەکە بە ئێوەی بەڕێز ڕابگەین بۆ مەبەستەیەمەکە گفتوگۆ بکەین لەسەر مژارانە. لێرە چەند میوانێکی بەڕێزمان لەگەڵدایە کە هەندێکیان لە کوردستانەوە هاتوون هەندێکیشیان لە وڵاتانی دیکەی ئەوروپا تەشریفیان هێناوەتە بڕۆکسل و ئەم شەو لێرە لە خزمەتیان داین. پێکەوە هەڵسەنگاندنی فراوان بۆم پرسانە دەکەین لە یەکەم کەسەوە کە بە خێراتنی بکەم بەڕێز وەحید فەیلی زۆر بەخێر بێن کە ئەمشە ئەو میوانمانە. هەروە کاک سالار مەحموود پەرلەمانتاری هەرێمی کوردستان بەڕێزیش زۆر بەخێر بێ. خاتو هەرمن کە تاقانەشە لەناو هەمووتانە هەرمن ئەحمەد ئەندامی کەنەکە بەڕێزیش زۆر بەخێر بێ. کاک زیرەک میرە بەڕێستان زۆر بەخێر بێن هونەرمەند لە باشووری کوردستانەوە هاتوون. کاک شاسوار ڕەئوف بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. ئەڵبەتە پاشان ئەڵبەتە ئیش و پیشەکانیشتان یەک بە یەک گەڵێ مەگەر لە بیرم چوو بێ. بەڕێز حەسەن والی وایە ناوەکەم هەڵە نەوتووە چالاکی فەیلی بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. پێکەوە هەوڵ دەدەین بۆ ماوەی دوو کاتژمێرێک بتوانین گفتوگۆ لەسەر ئەو مژارانە بکەین کە لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێدا. کاک وەحید لە بەڕێستەوە دەست پێ بکەم. بەڕێستان لەوێ بوون لە کۆنفرانسەکە بوون هەڵبەتە وەڵانی دیکە ژەمووی لەوێ بوون. ئەمەوێ ئەنجامنامەکەی ئاشکراکرا هەندێک لە ئەنجامنامەکەی بۆ بینەران زانیاری لەسەر بدەن. سوپاست دەکەم. سەلام و سپاس بە جنابی تۆ و هەموو هاوکارەکانت. ئەگە بە فەیلیش بشیت مشکلەیەک نەیری من ئیستا سایەکەم هەم فەیلی و هەم سوورانەکە تێکەڵاوی بکەم تا هەموو بتوانن لە قسەکانم گوێبگرن. ئەوەکە خۆ جنابت لێرە بوویت و هەواڵەکانمانیش لێرێ. کۆنفرانسەکە بە شیوەیەکی مەطلوب ینی تەواو بوو و چەند خاڵێک کیسە کاتەکە بەش ناکا کە هەموو خاڵەکانی بنێنین بەڵام چەند خاڵێکی زۆر مهم بۆ من ینی بۆ شخصی من ئاوا بوو. خاڵ یەکەم ئەوە بوو کە ئیمە بتوانین لە ئایندە جاری تر لە پەرلەمانی ئەوروپا بتوانین دام بگرین و هاوکاری لەگەڵمان بکەن بۆ قەزیە کوردە بە سوورەی عام و فەیلی بە تایبەت. چەند خاڵی تێبوو. خاڵ یەکەمی ئەوە بوو کە ئیمە لە پەرلەمانی ئەوروپی بتوانین دامێکی لۆجیستی و دامێکی مادی بگرین کە بتوانین لە ئایندە ئەو کێشا و ئەو کوشت و کوشتارێک لە سەر فەیلیەکان هات بتوانین لە لەحازی ئەحسائی و ئەمشتانە بتوانین کارێک بکەین. خاڵە دوێمەکەیش باسی دموکراسی لە عێراق و لە ئایندەی عێراق کە بتوانی کوردی فەیلیش بەشی لە ئەم دموکراسیە بەشیش هەبوو. بۆ نمونە بۆ بەشداریکردن لە انتخاباتی ئەم ساڵە بە چەند حزب و چەند جەمعیەش لەگەڵ خۆیان بەشداریەکردە کە بتوانن لە ئایندەش بتوانین دەنگە کوردی فەیلی بڕسن بۆ مجتەمەعی دووەلی. خاڵێکی دوو خاڵی زۆر مهمە کە بتوانم بە جەنابەت عەرزی بکەم ئەوەیش کە خاڵە
زۆر ئەسلیەکەی و بەڕای من زۆر دموکراسی بوو، زۆر مهم بوو بۆ خەڵقی کورد بە عام و خەڵقی فەیلی جارێتر دەڵم بە تایبەت بەشداری ژن لە هەموو مجتمعی مەدەنی و مجتمعی سیاسی، لە هەموو کۆنفرانسەکانی کە بتوانین بەشداری بکەین، ئەبێ دەوری ژن بشتر لە ئەم دوو یا سێ جاری کە حتا ئێستا لە کۆنفرانسەکە باسی کرد. ئەڵبەتە ئەوەش بڵێن ینی ژنان بەشدار بوون، هەر تەنها خات و هەرمن نەبوو، بەڵام بەوەی ئەوەی کە دەبوو بگەڕێنەوە شوێنیان دوور بوو نەیانتوانی لێرە ئامادەبنەگینا ڕێژەیەکی بەرچاویش ژن بوون، بە تایبەتی ژنانی فەیلی ئەوانیش لێرە بوون. ئیمە ینی هیوادارین کە بتوانین بشتر بەشداری زیاتر بێ زیاتر بێ، ینی دەوریان بشتر هەم فعالتر بێت و هەم بشتر بێت. ینی زۆر سپاس لیان دەکەم لە هەمویان کە بەشداریان کرد. خاڵە سومەکەیشکی ئەو خاڵە من بەردەوام لە هەر کۆنفرانسی کە بێت، لە هەر بەرنامەجی کە بێت، لە هەر گفتوگوی کە بێت، من بەردەوام بە ئەم خاڵە زۆر تەکید دەکەم. ئەوەیشە بەشداری گەنج شەباب، ینی بەشداری گەنجەکان. ئیمە ئەگەر بتوانین ئەگەر بمانەوێ بۆ ئایندە شتێکی بکەین، ئەبێ هەر لە ئیستە و بەشێکی و دۆرێکی زۆر مهم بە گەنجەکان بدەین. گەنج ئایندەی هەر ملەتێکە، هەر ملەتێ، هەر حزب سیاسی بێت، هەر هەنیک بێت، ئەبێ بە گەنج دۆرێکی زۆر مهم بێت. لێن گەنج زۆر بەشدار بوو، ماشەڵڵا ئەوە هەمووتان گەنج ئیمەش کە بتوانین لە ئایندە ینی خۆت ئەزانی، جنابش دەزانی و هەموو بەراکانمش دەزانن لێرێ ژیانەکە دەدەوێ ئێستا بەردەوام تەکنۆلۆژیەیەت، تەرزی تەفەکورت گیان شتی تر بووە. ئیمە ناتوانین لە هەفتاکان و شەسەکان و پەنجاکان ئەوانەی بە بتوانین 10 ساڵی تر شتێکی بکەین، بەڵام دوای 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ ئەبێ ئەو ڕێگەکی ئیمە ڕۆشتین نەمینین لە ناو ڕاستەکەی، ئەبێ گەنج بێت، ئەبێ بەردەوامی پێ بدرێ، بەردەوام بێت کە بتوانن لە ئیمە وەرگرن، یان بەتەبێ ئەبێ خبرە لە ئیمە وەرگرن، بەڵام ئەبێ بەشیان بێ بدەین کە ئەوەنەی بێن لەگەڵمان تێکەڵاو سەر ئەنجام نامەکە خاڵی دیکەی ماوە. ئەو خاڵەکان زۆرن بە خدمەتت تەوفیر ئیمکانات، یعنی ئەبێ ئەم ئەنجام نامە بتوانن لە حکوومەتی عێراق، ینی مە بتوان هەموو سعیمان ئەو بوو، ئەو بەرادەرانە کە لێرەن و خۆشەکانمانیش سعیمان ئەوە بوو کە مە بتوانین احترافێکی لە اتحاد ئەوروپی بگرین، کە بەڵێ ئەو شتەکە بەسەری کورد بە عام هات و بەسەری کورد فێلی بە تایبەت شتێکی جونیساید بوو، شتێکی ئەبێ لە حکوومەتی عێراق و اعتراف بێ کراوە، بەڵام حتا ئیستا هیچ نەبووە، بەس اعترافێکی شەفەهی بووە. ئەنجام نامەکە ماژە بۆ دەدات، دەبێ ئەوە بکرێت، ئەوە بکرێت. ئەوە ینی گامێکی زۆر مثبت و پۆزیتیف و زۆر مهمە بۆ ئایندەی کورد، بۆ فەیلیەکان لە عێراق. خۆت ئەزانی ئیستا فاکتۆرەکان هەموو گۆڕان لە منتەقەکە، شەڕ هەیە لە هەموو بەشێکە بە کورد حملە دەکرێت. لە ئەم هەمووی شەڕانە خۆت ئەزانی، جنابەت ئەزانی کە بەهێنە بە ئەندازەیە، ینی هەر مجموعەیەکی بە ئەندازەی خۆی زەغت لەسەرەیە. فەیلی ئیستا دەوری زۆر زەعیف بووە. ئیمە پێویستمان بە دعمە لە حکوومەتی کوردی خۆمان، هەریمی خۆمان و لە حکوومەتی عێراقیش، بەڵام ئیمە ئەزانین ئیستا فاکتۆرەکان شتێتر بوون، زەغت هەیە لە 4 باڵای کوردستانە و ئیمە هێواداری لە ئایندە بتوانین ینی ئەم دعمە لە اتحادی ئەوروپی بگرین، هەم دامی مادی و هەم لۆجستی، کە لە ئایندە بتوانین بەڕاست باسی فەیلی ینی ناوێکی جیهانی ببێتە مژارێکی جیهانی، هەموو کەسێکە ئاگای لێ فەیلی چی بۆ چی بەسەراتەوە پێویستیشی بەچیە. زۆر باشە. ئەگە شتێکی کەت نەمابێت من بچمە لای هاوڕێیانی دیکە ژەوانیش بەشدار بن. مش لەگەڵتان دەبینم، من قسەکانم تەواو بوو، بەس جارێکی تر گوتم لێتان زۆر سپاس دەکەم لە هەموو برادەرەکان کە بەشداریان کرد. ئەمڕۆ بەڕاست
باسێکی کورد بوو بەعام بەڵام بۆ فەیلی و من زۆر خۆشحاڵم کە ئەو بەرادەرانە و خۆشکەکانمان کە لێرن بەڕاست بە دڵ و بە هەموو قدرەتیان بەشداریان کرد و لە فەیلی دفاعیان کرد فەیلی و کورد جنابەتیش لەوێ بوویت و کەسانی بوون کە ئەیانەویست بڵن فەیلی کورد نییە فەیلی هنا شتێک ئاوانە لە ڕەوتی مێژوو داوە هەڵبەتە بۆ بەڵام کوردی فەیلی هەمیشە سەلماندوویەتی کوردی ڕەسەنن ئەوان بوون پشتیوانی شۆڕشەیەک لە دوایەکەکان قوربانی زۆریش لە پێناوی کوردایەتی کە درابێ هەمومان دەزانین کوردانی فەیلی پشتی شێریان بەرکەوتۆ سپاست دەکەم کاک سالار مەحموود پەرلەمانتاری هەرێمی کوردستان دووبارە بەخێر بێن ئەگەر مایکەکە بگری بەڕێزی شت لەوێ بووی وتاری شت هەبوو منەمەوێ ینی ئەگەر ئاماژەش بە ناوەڕۆکی وتارەکەت بە کورتی بدێ قەیناکە بەڵام ئەم جۆرە کۆنفرانسانە بۆ ئەم بارودۆخە ئێستا چەند دەگرنگن بە تایبەتی بێژگە لە هەڵبەتە مەسلەی فەیلی مژاری دیکەی کوردستانیش باسییان لەسەر کرا بە تایبەتی عفرین خورماتوش خاڵێک بوو کە بەڕێزی زۆر تێکی در لەسەر کرد بەڵە زۆر سپاس بۆ هەموو لایەک و بۆ سەرکەوتنی ئەو کۆنفرانسە گرنگەی کە ئەمڕۆ لە پەرلەمانی ئەوروپا کە بەشێکە لە چالاکیەکانی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە و چەند ڕێکخراوێکی تری هاوسۆز بۆ ناساندنی جینۆسایدی کورد و لە ناویشیانە جینۆسایدی فەیلیەکان کە لە سەرەتای ساڵی هەشتاکان و لە مێژوشدا چەند جارێک هەوڵی جینۆسایدکردنیان دراوە بەڵام ئەو گەلە لەسەر خاکی خۆی و لەسەر جوگرافیای خۆی و لەسەر بیر و باوەڕی خۆی ماوەتەوە ئەوەی تایە کە ئێمە نوێ بێ باسی بکەین گەلی کورد تاوەکو ئێستا لە بەردەم مەترسی جینۆسایدکردندایە و مێژوو خۆی دووبارە کاتەوە بە تایبەتی ئەو جوگرافیایی کە کوردی فەیلی تیایدا نیشتەجێ و دانیشتوانین و هەروەها ناوچەکانی کوردستانی لە دەرەوەی هەرێم کوردەکانی زەرگۆش خەڵکی دووس خورمات و کەرکووک ئێزیدیەکان ئەمڕۆ کۆمەلگای نێودەوڵەتی زۆر جار لە ڕووی دروشم و لە ڕووی ئیدیعاوە پشت ئەستورە بە یاسای نێودەوڵەتی و دادگای نێودەوڵەتی و پرینسیپە نێودەوڵەتیەکان بۆ ڕوبڕبوونەوەی تاوانی جینۆسای چونکە تاوانی جینۆسای تاوانێکی نێودەوڵەتیە و یاسای نێودەوڵەتی هەیە بۆ ڕوبڕبوونەوەی و بە پرسیارەتی نێودەوڵەتی هەیە بۆ مکافەحەکردنی ئەو نەتەوە و پێکاتانەی کە مەترسی جینۆسایدیان لە بەردەستدایە ئەم چالاگوانانە لەگەڵ کۆمەڵی خەڵکی تر کە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە کوردستانەوە هاتبوون ئەمڕۆ لە ژێر چەتری پەرلەمانی کوردستان و پەرلەمانی ئەوروپاوە لە ژێر حرەمی پەرلەمانی ئەوروپا توانرا گفتوگۆیەکی گرنگ بکرێ سەبارەت بە چۆنیەتی ناساندنی جینۆسایدی گەلی کورد و چۆنەتی هەوڵدانی هاوبەشی هەمومان بۆ ئەوەی بتوانین ناسنامەی مەزلومێتی گەلی کورد ببێتە پرسێکی گرنگ لەسەر ئاسی نێودەوڵەتی هەمومان کۆبکاتەوە هەم کۆمەلگای نێودەوڵەتی بینە ژێرباری ڕاپەڕاندنی بەرپرسیارەتیەکانی و کەمتەرخەمیەکانیان کۆتایی پێبێەوە مێژوو جارێکی تر لە جینۆسایدکردنی گەلی کورد خۆی دووبارە نەکاتەوە کە ئەوەی بەنسبەت منی ئەندامێکی پەرلەمانی کوردستان کە نوێنرایەتی خەڵکی باشووری کوردستانەکەم ئەمەوێ لە ڕێگەی تەلەڤیزیۆنی ئێوە بە خەڵکی دنیای ڕابگەێنمەوە بە بەشێکی گرنگ لە ئەرکی خۆش مێزانم مەسلەی پرسی ناساندنی جینۆسایدی کورد کە لە ڕێگەی ئەمە دەتوانین بربەستێک لە بەردەم ئەو هەموو مەترسیە گەورانەی کە وڵاتانی شۆڤێنی منتیقەکە هەم لە تورکیا هەم لە عێراق هەم لە ئێران هەم لە سووریا کە پلانی هاوبەشیان هەیە بۆ لە ناوبردنی گەلی ئێمە نەک فەیلی پێکاتەکانی تریش و بۆیان بکرێ یەک کەس داهێڵن نە زمانی نەکەلتوری نەناسنامەی بمێنێ ئەرکمانە ئێمە هەوڵدەین پێکەوە بتوانین هەم ئەم گەلە بە گەورەی و سەربەرزی بمێنێتەوە هەم کۆمەلگای نێودەوڵەتیش جۆرێک لە بەرپرسیارەتی نێودەوڵەتیان لە ئەستۆیە شرم بیان گرێەوە بێنە ژێرباری ڕاپەڕاندنی ئەرکەکانە من دەستخۆشیم بۆ هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە ئەمڕۆ لە کۆنفرانسەکە بەشداریان کرد کەسایەتی گرنگی زۆر تیا بوو من سوودم لێبینین و سوودم لە بیر و بۆ سووری ئەم بەڕێزانش کە ئێستا لەم بەرنامەیە دانیشتوین و لە جودی ئێوەش جێگەی دەستخۆشیە بۆ ئێمەوە ئێمە ئەرکمانە بەشدار بین و پێمان وایە کە هەم لە ڕێگەی کەنەکە هەم لە ڕێگەی ڕەوەندی کوردیەوە کە ئەتوانم بڵێم سەرمایەیەکی گەورەی معریفی ئەخلاقی سیاسی ڕۆشنبیریە ڕەوەندی کوردی دەبێ حزب و لایەنەکانی باشووری کوردستان و پێکاتەکانی تر باش لە گەورەی ڕەوەندی کوردی باش لە گەورەی ئەو هەموو کەناڵانە بکەن کە ڕەوەندی کوردی بە جوهدی خۆی بە ئیمکانەتی خۆی بە قودرەتی مادی و معنەوی خۆی سەرفی ئەکا لە وڵاتانی دوورەوە دێن لێرە لە بەردەم سەرما گەرما لە بەردەم هەندێک جار مەترسی هەیە لە ڕاستیدا ڕوبەڕوو ئەبنەوە دێن بەشداریەکەن بەبێ بەرامبەر بۆ ناساندنی پرسی نیشتیمان و نەتەوەکی خۆیان هیوادارین ئەو حزبانەی
حکوومەتی هەرێمی کوردستان ناوەندە بەرپرسیارەتەکان کە ئیمکانێتێکی مادی گەوریان لەبەردەسایە بەشێک لەو تەخشان و پەخشانیان هەڵگرن بۆ پرسی ناساندنی جینۆسایدی کورد بۆ پشتیوانیکردنی ئەو ئەکادیمیست و هونەرمەند و چالاگوانە سیاسی و نیشتیمانیانەی کە لێرە وڵات بە وڵاتەکەن بۆ ئەوەی گەلەکەیان بە ئازادی بژی بۆ ئەوەی جارێکی تر میحنەتی وەکو جینۆسایدی فەیلیەکان و بارزانیەکان و ئەنفال و هەڵەبجە نەبینەوە. من ئەمڕۆ زۆر بە وجدانێکی ئاسوودەوە توانیم بەشداری بکەم لەو کۆنفرانسە و گەشتبینم بەوەی کە ئەوە ڕەوەندی کوردیە دەتوانێت ناسنامە حەقیقیەکەی گەلی کورد لێرە باش بەخشکە و بناسیێنەوە لە ئایندەشدا لەسەر دەستی ئەوان ئەم پرسە بە دنیا دەناسێنرێ. باش سپاس دەکەم کاک سالار. بینە لای خات و هەرمەن ئەحمەد ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە خات و هەرمەن وەکو کەنەکە هەڵبەتەوە ڕۆڵتانە بوو لەم کۆنفرانسەدا پێتان وایە کەنەکە تا چەندە دەتوانێت لە دەرەوە ببێتە چەترێک بۆ کۆکردنەوەی هەم ڕەوەندی کوردی هەم پارت و لایەنەکانی دیکەش کە ئەمڕۆ من لەوێ زۆرێکیمان بینین لەوێ لەوانەیە لە ڕووی ئایدۆلۆژی لە ڕووی کار و بەرنامەوە جیاواز بن، بەڵام ئەمڕۆ سەقفی فەیلی دۆزی کورد لەوێ ئەوانی کۆکردبوویەوە. سڵاو دەستخۆشیتان لێکم و سپاس بۆ ئەم ئێوارەم دیبیتە. بێگومان کەنەکە پێم لێرەیان پێناسی کەنەکە بە چەندێرێک ناتوانرێت بکرێت، چونکە کەنەکە خۆی ماڵێکە کە هەموو کوردەکانی لە ژێر چتری خۆیان کۆ کردوتەوە بەبێ ئەوەی کە بپرسێ سەر بە چ لایەنێکیان ئایدۆلۆژیایەکیان فکرێکیان هەیە. خۆشبەختانە کەنەکە ساڵانە چەند کۆنفرانسێکە بەستێ لەو کۆنفرانسانی کە ساڵانە کەی بەستەیەکێکە لەوان کە کۆنفرانسەکە تایبەتەمە سێمینە بۆ کوردانی فەیلی. لەو ڕاستە بابەتەکە زۆر جار هەنێ جار هەیە لەوێ چێتە دەرەوە هەنێ بابەتی تریەتە ناوانەیە وەکو بڵێن بۆ نمونە باسی مێژووی گەلانی تیا ئەکرێ، بەڵام خودی لە خۆیە هەر لە چوارچێوەکەیەوەیە کە بۆ کووردە بۆ دۆزی کووردە. لە هەر پێناسی بڵێن کەنەکە ئەم کارانی کە ئەیکا حتمەن لە ئەوروپایە گرنگی و بایەخێکی زۆر خۆی بەخۆی هەیە، لەبەرەوەی ئێمە کوکوزانی هەر کورد پارچە پارچە بووە نەگەر لە چوار پارچەی کوردستان کە دابش بووە، بەڵکو بدابشش بووینە بەسەر هەموو جیهاندا، هەر یەکێکمان لە سوچێکەوانی خەباتەکە. ئەم خەباتانە هەنێکی کەس هەیە وەکو پەردەیەکی سەربازێکی ونوان، بەڵام کۆنگرەی نەتەوەی کوردستان توانیوێتی ئەو سەربازان ونانە زیندوو بکاتەوانێ بیان هێنێتە پێشەوانێ کە گویان لێ بگرێت و لە توانا و لە ئەکادمیس و لە کارەکانیان سوودی لێوەربگرێ. ڕاستە سوودێکی گەورە بۆ کۆنگرەی نەتەوەی کوردستانە، بەڵام سوودە هەرە گەورە مەزنەکەی بۆ ئەو دۆز بۆ نیشتیمانە کەواتە بۆ هەستی نیشتیمانیە. من لێرەیە کە لێرە ئەگەر باسی کۆنگرەی نەتەوەی بکەم وەکو کاک سالاریش ئەندام و بەڕێزێت چەندێکش لێرە ئەندامن هەمیشە کاریان کردو بۆ لەسەر یەک بنەما کاریان کردو، لەسەر هەستە نەتەوایەتیەکان کاریان کردووە. هەستە نەتەوایەتیەکان پێشینێ لە پێش هەموو شتێکە بۆ ئێمە. ڕاستە هەر یەکێکمان بە ئایدۆلۆژیایەکی جیاواز لە ناوکەنەکەیان لەوانەیە لەگەڵ زۆر بیر و ڕایان شتێکی کە جودا بین لەگەڵ یانە نەبین، بەڵام لە هەنێ خاڵی بابەتەیە کە ئێمە وای کردو دۆخی ئێمە وای لە ئێمە کردووە کە ئەبێت هاوڕابین لەسەر کۆمەڵێ بڕیار کە لە کۆنگرەی نەتەوەیان لە هەر بابەتێکی کە دەرەچێ ئەو پرسە نەتەوایەتیەکانە کە دێتە پێشوێستا ئێمە بەرەو سەختترین بڵێن لەوانەیە هەر قۆناغێکی کوردستان هەر وێزگەیەکی کوردستان خۆی لە خۆیدا سەختی هەبووە، بەڵام ئێستا ئێمە لەوانەیە لەم سەردەمە مۆدێرنیزمەیە ئێمە بە سەختترین کاتتا تێپەڕێن ئەویش ئەوەیە دۆستانمان کە لە بینی دوو قەوسە بە دۆستمان داماننا دۆستمان نەماوە، یان دوژمنانمان هەروەکو خوان دوژمنات بوون و زیاتر خراپتر مامەڵەمان لەگەڵا دەکا. هەرێمی کوردستان و بەرەو هێرشێکی بڵێن ئەتوانم ئابووریە سەربازیە کولتوریە هەمووی هاتوتەوە، ئەمانەش هەمووی کاریگەری لەسەر ئێمە ڕەوەندی کورد لە ئەوروپا دروست کردووە کە هەوڵ ئەدەین بۆ ئەوەی کە ئێمە ئەو لێکنزینەوەی دروست ببێت کە لە بینی وەکو دیاسپۆرا و کوردانی کە لە دیاسپۆران کە نزیک بێ ببین بە پردێک لە بینی کوردستان و لە نێوان ئەوروپایە یان هەر جێگایەکی تری دنیاە، ئەویش ئەوەیە ناساندنی دۆزی کورد و گەیاندنی ئەو پەیامەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان یان لە هەر پارچەیەکی کوردستان لە ڕۆژئاوا لە باکوور لە ڕۆژهەڵاتە ڕوئەدا لە ڕێگای ئەم کۆنفرانس و لە ڕێگای بڵند میدیاکانە و لە ڕێگای خۆپشاندان و لە ڕێگای ئەو کارانی کە و کەناڵانی کە بگەیەندرێ بە ئەوروپا وابزانم کەنکە درێخی نەکردو و ئەندامە ئەوانی کە لە ناو کۆنگرەی نەتەوەییشان ئەندامن هەریەک و بە گۆری خۆی توانیوێتی کارەکان ڕاپەڕێنێ. ئێمە لە ناو کە کۆمیسیۆن خۆکو هەر باش دەزانن کۆمیسیۆنی ژنانمان هەیە، دەمەوێت لێرانە یەک بابەتێک لەوەیە باز بکەم.
ئێمە هەڵمەتێکمان دەست پێ کرد ئەویش بانگەوازێکی گرنگ بوو پانگەوازێکە کە بۆ ڕێکخراو پارتە سیاسیەکان کە داوایان لێ بکەین لەم بارودۆخی ئێستاە بە پەلا وەکو چۆنەڵی کۆنگرەیەکی نەتەوەیی نیشتیمانی یەکڕیزی دروست بکەن بۆ ئاشتەوایی لە بانگوازەکەم بەڵام ئەوەیە تا ئێستا ئەمڕۆ کۆتان ڕۆژمان بووی ئەو هەڵمەتە ئەبووان 10,000 ئیمزای خانمان یعنی لە بینی چوارەکی پیاویتیانە بوو هەر دەنگی خانمان بوو مەبەستەکەمان لەوە نییە جیاوازی لە بینی نێر و مێیا بکرێ بەڵام گرنگەکەمان بایەخەکەمان لەوە بوو کە ئێمە ئەبێ وەکو ژنان دەنگمان هەبێ پەیامی دەنگی ئەو ژنە بەڵێ لە بەرەوەی ژنی زۆر هەیە لە بواری جاجایە کارەکەن یعنی ژنمان هەیە لە هەموو سەرکتەرەکان و لە هەموو بارەکانە بوونیان هەیە مەبەستمان بوو ئەو خژنانەی کە ئەوها هەنێکیان هەیە زۆر ئێستا بۆ بارودۆخەی کە هەیە لە کوردستان زیاتر کەمتر ژن دەرئەکەوێ بەڵام ئێمە ویسمان لە ڕێی ئەم پەیامانە ئەو خانمانەیە و ژنانەی کە چالاکن کە بەتوان سیاسین ئیتر هەر لە بوارێکی ڕێکخراوەی مەدەنی سیاسیە کار دەکەن کە لەو هەڵمەتەی ئێمە بەشدار بن خۆشبەختانە تا ئێستا پێم وا بێت ئەمڕۆ گەیشت بۆ 8,000 ئیمزا بەڵام بە هیوام 10,000 بەڵێ ئەوانە تەنها لە ئەوروپان یا لە کوردستان مەرجنیە لە هەموو هەر لە هەر شوێنێک بەڵام کورد دەگرێتەوە یا ژنانی بیانیش نەخێر هەر ژنانی کورد دەگرێتەوەوانێ ینی هەرە و ژنانی کە لە بواری سیاسیە بێگومان ژخانمیانی زۆر هەیە کە بکەم بەڵام ئێمە مەبەستەکەمان کاوێ بێ ئەو کەس ئەو خانمانە بن کە کاریگەریان لەسەر کۆمەلگا هەیە کاریگەریان لەسەر ڕۆڵی سیاست و بڵێن پەروەردە و ئەو بوارانەیە هەیە مەبەستەکەمان لەو خانمانە بووکە داوامان لیان ئەکرد کە بەشدار بن لەم هەڵمەتەیە بەڵێ باشە سپاست دەکەم ئەگەر مایکەکە بدەیت بە لە پاڵ دەستە کاک شاسوار ڕەوف سەرۆکی ڕێکخراوی هاوکاری و ئاشتی جیهانی زۆر دووبارە بەخێر بێن کاک شاسوار بەڕێستان بەو حکومەی سەرۆکی ڕێکخراوی هاوکاری هەروە ئاشتی نێودەوڵەتیت بجیهانیت ینی بە چ شێوازێک دەتوانین پرسی کورد کە میشە پرسێکی ئاشتی خوازانە بۆ لایەنی بەرامبەری ژەمیشە شەڕیان پێفرۆشتین هەمیشە وەکو دەڵێ هێرشیان بۆ هێناین هەمیشە کۆمەڵکوژیان کردوین بتوانین ئەم بارودۆخەی کە ئێستا هەیە وەکو خۆی بگێنین ئێستا دەزانن هەم ڕۆژەڵاتی ناوەڕاست دەم کوردستان ینی بارودۆخەکەی زۆر هەستیارە ئەوە تا هەر کەسە و لەشکرکێشی دەکات شەڕەکەش لەسەر خاکی ئێمێ ینی چۆن دەکرێت وێنای ئەو بارودۆخەی کورد بگوازینەوە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی پێیان بڵێنە ماشتیمان دەوێ مە شەڕمان ناوێت ئێوارەتان باش ئێوارەی هەموو بینەرانی هێشتێرک باش خۆی بیدایەتەن پێویستە ئێمە باسی کەمێک لەو مێژووە بکەین کە کورد غەدر لێکراوە ئەمەی کە ئێستا ڕوئەیات ئێستا نییە مێژوویەکە مێژوویەک هیچ نەبێ بەلانی کەمەوە با ئێمە باسی سەدەیە بکەین ئەو سەدەیە کە هەر دایکی کورد ئەوەی پێکراوە زارۆکێکی دروست کردووە و هاتووە لانکێکی داناوە ئەو مناڵە گەورە بۆ و شەهید بووە لەوە زیاتر نەبووە زۆربەی ئەمەنە غەدری لێکراوە کورد دەتوانین بەو هینە تعریفە بچووکە باسیکەی ئەمڕۆ کە گەیشتوینەتە ئەم پێگەی ئێستا کە ئەبینین ڕەوەندی کوردی لە دەروی وڵات بە تایبەتی یەکێک لەو هینانە بێوچان بەبێ وەستان بە ئەرک و ماندووبوونی خۆی بەبێ ئەوەی کە بیر لەوە بکاتەوە کە ڕۆژێ لە ڕۆژان ماندووبوونەکەی وای لێ بکات کە بیوەستێنێت ئەوە تا ئەمڕۆ بینیمان لە ژێر سەقفی پەرلەمانی ئەوروپیا ئەچێتە ناوەوە داوا بە حەق داواکە من یەکێک لەو بوشانەی کە یەکێک لەو هینەی کە پێشکەشی کرد لەو پێشکەشکارانە کە پرۆفیسۆرێک بوو باسی لەوە کەروتی خۆشحاڵم ئەمڕۆ کورد داوای یارمەتی تەنها داوای یارمەتی ناکە بە وشە ئەڵێ من حەقم لاتانە و حەقم بنێ ئەم داواکردن شتێکی خۆش باشە ئەمەش خۆ لە خۆی نهاتۆتە دی ئەم داواکردنە بە ماف و ئەرکی مەدەنیەت ئەوانەی کە لە کۆمەلگای مەدەنی بێژگە لە حزابەکان کۆمەلگای مەدەنیوانە بەبێ چالاکەوانانە ئەو چالاکەوانانە خۆ دەتزانیت بە هەمیشە حزوریان ئێستا هەیە لە بەردەمی پەرلەمانی ئەوروپی و لە کۆمەلگەی نێودەوڵەتیە ڕێکخراوی ئێمەش یەکێکە لەو ڕێکخراوانەیە کە بەبێ وچان لە هەر شوێنێکە هینێک هەبوو بێت بەشداری کردووە دای من حزوری هەبووە ئەمە یەکێکە لەو هینانەی کە بەڕاستی بە هەموو لایەک هەوڵین تێ ئەکۆشین بۆ ئەوەی دۆزی ڕەوای میلەتی گەلی کورد وەکو لە ناوچوون
یان ئیبادەکردنی جینۆسایدی وەکو ئەیبینین کە کوردە فەیلیەکانە کە با بڵێن ئەوەی کە ڕوویە لە شنگالی پیرۆز بانی و دووبانی ئەنفالە یادی ئەنفالە ئەمانە هەمووی بە زوندویی بمێنێتەوە شەرمەزاری بۆ ئەو مێژووە بمێنێتەوە کە وای لەگەلی کورد کردو کە تاوەکو ئێساش ئەبینین کە جاریشکیان ئەنفال بەسەر کووردا بێنەوە ئێمە بەو پەڕی وشیاریەوە بەو پەڕی لە خۆ بردوویەوە بەو پەڕی تواناوە بە هەموو لایە گەڵین ئەڵین ئێمە کوردین نەتەوەی کورد بە زوندوی ئەمێنێتەوە سەرباقی ئەوەی کە چاوی بزی دوژمنان مۆڕەمان لێەکەن ئەمان کوژن ئەمان توێنەوە خەیاڵیان خاوە ئەمە یەکێکە لەو سەبەبانی کە ئێمە هەمیشە هەوڵەین وەم ڕێکخراوەکانیش ڕێکخراوە مەدەنەکانیش هەمیشە بەرەو پێش چوون هەمیشە بە شێوازی جیاوازتر شێوازی مەدەنیانەتر داوای حەق و مافی خۆیان بە شێوەیەکی یاسایی ئێستا ئێمە لە هەوڵی ئەوان بەڕاستی بەغابێنی نەژێرباری ئەوەی کە بۆ کوردانی فەیلی بۆ شنگال بۆ هەشتا کەچی بەسەر کووردا هات بێت اعتراف کات تاوەکو اعترافی نەکردووە بەڕاستی ئێمە مانوێت ئەگەر لە دادگای نێودەوڵەتی شانەبێت دادگایەک بەرینەوە لە کوردستانە هیچ نەبێ بەلانی کەمەوە ئەو حەق و مافی خۆمان وەرگرینەوە ئەلبەتە لە زۆر دادگایکردنەکانە لەو کێسانە ئاماژەت پێدرا ینی دان بەوە دانراوەی کە کراوە بەرامبەر بە کورد کۆمەڵکوژیە بەڵام تا ئێستا قەرەبوو نەکراونەتەوە نەمانەوی نەمادی بە تایبەتی ئەگەر باسی فەیلیەکان بکەی زۆرێکیان لە مڵک و ماڵیان هێشتا بۆ نەگەڕاوەتەوە ینی کە سەرڕایەوەی کە سەدام لە 2023 وەڕووخاوە بێجگە لەوەش لە کەمترین مافی شارستانەتی خۆیان بێبەشن کە مەسەلەی ڕەگەزنامەیە یعنی ئەوە بێ بگەڕێتەوە ئێمە و حەقانە لێی خۆش نابین هەوڵی تەواوی خۆمانە خەینەگەڕ کورد تەنیانیە لە مەحفەلی دەولیا ئێستا زۆر باڵایە زۆر خوێنرێتەوە هەمووی پشتیوانێن وەکو ئەمڕۆکە لە کۆنفرانسی سێهەمی کوردی فەیلیا کە بینیمان لە ژێر سەقفی پەرلەمانی ئەوروپیا چۆن تەبەنی کرا بەڵێ باشە کاک شاسوار سپاست دەکەم بچمە لای بەڕێز عوسمان ئیسماعیل خوێندکاری دکتۆرا لە یاسای نێودەوڵەتی باسی ئەوەی کرد کە کەسێک لەوێ لە ئاخێوەران وتوێتی کوردەکان ئیتر هەر نایەن لێرە بڵێ ئێمە مەغدورین بەڵکو داوای حەقمان لێ دەکەن لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە چۆن دەتوانین ئەم بابەتە بەرینە نێو کۆڕ و کۆبوونەوەی ئەوانەوە وەکو دەڵێت تۆپەکە بخەینە ناو ساحەکەی ئەوانەوە چونکە ئەوانیش بە سایکزبیکۆ بە لۆزان بە دابشکردنی کوردستان بە ئێستش کە دەستی ئەردوغان و ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران و ڕژێمی ئەسەد و ئەوانەیان واڵا کردووە مەسلەی کەرکووکیان بەسەرێنا لە 16 ئۆکتۆبەرە ئەمانە هەمووی بەرپرسیارن چۆن ئەوانیش بێنە ژێر باری ئەم بەرپرسیارەتەی کە مافی کوردان ئیدی ئەبێ بەکارێکی جددی بۆی بێنە پێشەوە. بەڵێ سپاس بۆ ئەم دەرفەتەکە کاندرن ئەوەی بێنە سەر با بڵێن یاسا وەکو حسابات وایە یعنی شت لەکتری جیاکاتەوە ئێمە کە دابش کراوین ئێستا هەتا ئێستا ئێمە نەچوینەتە چوارچێوەی یاساوە واتە ئەگەر بمانەوێت لە ڕووی یاساوە داوای حەقەکانی خۆمان بکەین ئەبێ یەکەم شوێن ئەو شوێنەی کە داوای لەکەین عێراقە کەواتە ئەبووە لە 2023 لە کاتی لە 2005 کە دەستور نووسراوە ئەبووایە زەختێکی زۆر لەلایەن کۆمەڵگای کوردی ئەو کەسانەی کەوا لەو کاتەدا بەشدار بوون لە نووسینەوەی دەستور یاخود دەسەڵاتیان هەبوو لەو کاتەیە لە ئەوەی کە لەسەر حکومەتی عێراقی هەندێشت ئیجبار بکەن بریتی بووە لەوەی کە عێراق ئەبوایە ببووە بە ئەندامی محکەمەی جینایی دەولی ئەو کاتە ئێمە هەموو مەشاکلەکانی خۆمان ئەمانتوانی لە ڕێگەی محکەمەوە لە شوێن لە لادیەکی کوردستانەوە بەرزی بکەینەوە بۆ عێراق و بە ئیجباریش عێراق ببین بۆ محکەمەی جینایی دەولی ینی واتە دادگای تاوانی نێودەوڵەتی ئێمە ئیتر من ناچمەوە بۆ دواوە بۆ ڕابردوو بەڵام نەک هەر دەوڵەتیان ڕانەگەیان لە 2023 نەک هەر ئاگایان لەوە نەماکە ببینە محکەمەی جینایی دەولی بەڵکو لە ڕووی سیاسیشەوە ئێمە کۆمەڵە شتی زۆر گەورەترمان لە دەستدا بەڕاستی ئەوەی کە ئێستا اعتیباری بۆ ئەکرێ و ئەمەی کە ئێستا ئەمانوێ ئێمە ئەم جارە ئەبێ زەختێکی وا دروست بکرێت هەم لە کوردستانی ڕۆژئاوا کە ئێستا لە حالیەن سووریا لە ریفۆرمەیشنەوە تا دروستبوونەوەدایە ئیتر ئایا ئەگەر سنوورەکەی تێک بچێ یاخود بەس بۆ سنوورە بمێنێتەوە ئەبێ کوردانی ڕۆژئاوا یەکێک لەو ئەمە زۆر گرنگە ئەبێ ینی تاکید بکەنەوە کە سووریا
ئەبێ ئەو قانونی ڕۆم کە لەسەر ئەو قانونە دادگای تاوانی نێودەوڵەتی دانراوە و ئەم قەزی جینۆساید و با بڵێن شخصیەکان ئەوانەی با بڵێن شخص ئەچێتە بەردەمی ئێوە مەحکەماکرێ ئەبێ بە هەموو شێوەیەک تاکید بکەنەوە لەوەی کە سووریا بێ بە ئەندامی بێتە بە ئەندامی ئەو دادگای تاوانی نێودەوڵەتیە ئەمە مهمە بەنسبەت کوردستانی خۆمانەوە بە هەمان شێوە ئەبێت لۆبیەکی زۆر بەهێز بکرێ و لەلایەن هەموو کوردستانەوە و بە هەموو پێکاتەکانیانەوە کە پێکاتەی با بڵێن کوردانی فەیلی یەزیدی سۆرانی بادینی هەورامی هەمویان ئەبێ یەک بگرن ئەمەیان علاقی بەسەر هیچ کەسێکەوە نییە چونکە ئێستا چەند جینۆساید کراوە ئیتر کە تۆ بە تاوانی ئەنفال و بەرزانیەکان و ئیتر هەڵەبجە و کوردانی فەیلی و یەزیدی و ئەمانە چی کراوە هەمووی ئەگەروانە بێت ئەڕوات کەواتە ئەبێ ئێمە بۆی کە پێکاتەکان هەمووی وەکو کورد پارێزراو بێ ئەمە ئەبێت دەست پێ بکرێت ئەمە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان بەنسبەتی ئەوەی کە ئێستا چی بکرێت یعنی ئێستا و بارودۆخی کە ئێستا ئێمەیتیان بۆ مەسەلەی عەفرین و بۆ مەسەلەی با بڵێن سیدەکان کۆمەڵکوژی باڵەیانیان ئەنجامدا بۆ نمونە کەسیش بەرامبەری تا ئێستا یان تا داوایەکی یاساییشیان لە بەرامبەردا تۆمار نەکردو کاک هەندێنجان بەدڵنیاییەوە ینی فەرامۆشی هەیە لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئیتر ئەمە هیچ ناتوانریت بڵێن بە هیچ شێوەیەک نیکۆڵی لەوە بکرێت لەبەر ئەوەی حکوومەتی هەرێم ئەتوانن لە ڕێگەی علاقاتیان هەیە علاقاتیان هەیە لە ئەوروپا علاقاتیان هەیە لە ئەمریکا علاقاتیان لە زۆربەی وڵاتەکان هەیە من ینی کێشەیەکە بینم لە ڕوانگەی بەرەو حکوومەتی هەرێمەوە کە ئیشەکانیەکە لە ڕووی دیپلۆماسیەوە دابەش بووە بەسەر دوو بەشە بەشێکیان ئەوەیە کە لایەنگری حکوومەت و ئەحزابە ئیتر ئەمان زیاتر جویان بۆ ئەگیرێ لەبەرەوەی لایەنە ڕسمیەکان و زۆربەی وەفدەکانیش کاچنەوەوانە بینن بەشێکی تریان کە ئەوەیە ڕێکخراوە مەدەنیەکان کورد خۆی دروستی کردوون و هەروەها وەکو بڵێن کۆنگرێنێتەوەی کوردستان کە ئێستا ئەندامی هەیە و یاخود کۆمەڵی ڕێکخراوی ترە ئەم وەزعانە کە ئەجوڵێنن ئەبێ ئەمان یەک بگرن ناکرێ حکوومەتی هەرێم بە جۆرێک قەزیەکان بەرێتە بەردەمی دادگای نێودەوڵەتی و بە جۆرێک قەزیەکە بنووسێتەوە کە لە مەسلحەتی کۆمەڵێک لایەنی تایبەتیە بێت یاخود لە مەسلحەتی کوردانە بێت ئەمە بۆ خۆی ینی بەڕاستی کێشەیەکی زۆری دوو ڕوویتیایە ینی بە دووشە ینی کۆتایی پێبێنم دوو ڕووی لە ئیشەکان هەیە یعنی تۆ ناتوانانی بچیتە بەردەمی یەک شەخص باسی دوو قەزیە بکەیت چکە یەک شت کە ڕووی داوە تاوان ئەبێ بە ڕاستی بچێتە تاوان کە ڕوو ئەدات هەر کەسێک کە بیستیتر حاکم بێ خود محامی بیان کەسیشتر بێ بە دوای ڕاستیەکان ئەگەڕێ تۆ کە چاواشت کە ڕاستیەکانت چاواشە کرد ناتوانانی دیفاع بکەیت ئەمە یعنی ئەمە لە ڕواگەی خۆمانە وەکو کۆمەڵگا بەڵام وەکو چۆن جاران کە حکوومەت دەسەڵاتی با بڵێن دەوڵات سنوورەکانی زیاتر بەکارهێنرا بۆ کۆنتترۆلی شعب یعنی بۆ کۆنتترۆلی خەڵک یعنی لە ساڵەکانی کە بگرە بۆ نمونە لە ساڵی 1950 کە یاسای جینۆساید هاتوۆتە دەرەوە هەتا ساڵی 1991 یەک تاوانی جینۆساید نەچۆتە بەردەمی محکەمەی جید یعنی لێ نەکۆڵدراوەتەوە بۆچی بۆ کەمبۆدیا جینۆسایدی لێ نەکرا چەندین تاوانی گەورەی جینۆساید ڕوویداوە لە ڕواندا بەڵێ لە دوای ئەوە لە ڕواندا دوای 91 بوو لە ساڵی 91 کە جەنگی سارد کۆتایی پێهات بۆ نمونە یەکسەر کە یوغسلافیا کۆتایی پێهات با بڵێن سەربرەنیکە ئەمە سەربەکان کردیان بۆزنیا هەرزۆگۆڤین بەڵایی بۆزنیا ئەوێ محکمەیەکی تایبەتیان بۆ دانا محکمەی یوغسلافیا دوایەوە ئەو تاوانێک کە لە ساڵی 1994 لە ڕواندا ڕوویدا محکمەیەکی دوایەوە بناغی ئەم دوو محکمەیە محکمەی جینایی دەولی پێدانراوە و ئێستاش ئەمە بەردەوامە یعنی ئەمە بەردەوامە گوێ لە خەڵکە گیرە من بووە زۆر گرنگەمانە خاڵی قانونین یعنی هەموو ڕۆژێک بووە درێژەی پێدەم ببوورە بەڵێ دەرفەتت دەبێت چونکە من ئەمە شتێکی دیکەش لە بەڕێزت بپرسم هەر دادگایەکی دیکەی هاوشێوەژە بوو لە پاریس بەس ئەگەر ئەوە با بەجیا لێت بپرسم بەجیا وەڵامم بدەرەوە ئەگە شتێکی ترت ماوە ئێستا
فەرمو وڵا هەر ئەوە بوو یعنی تا ئێستا محکەمانە بەردەوامن من دوایی دێم گرنگی ئەو دادگایە بەڵێ. هیندەکەین چۆن بتوانین زیاتر کاری لەسەر بکەین بۆەوەی تەنها مەسەلەن ڕژێمی سەدام حوسێن یا ڕژێمی ئێران ڕژێمی سووریا نەبێت سەر ڕژێمی ئەردۆغانیشەوە تا لە کەوتۆتە ڕۆژەوە تاوان ئەنجام دەدا و بەردەوامە و هار بووە بە هەموو شێوێک پەلاماری کوردەدا. باشە سپاست دەکەم بچینە لای کاک زیرەک میرە هونەرمەند زۆر زۆر بەخێر بێن. کاک زیرەک هونەرمەندان ڕۆڵیان چییە؟ ئەوە دەبینین بۆ نمونە ملەتانی دیکە گە تووشی کارەساتێک دەبن هونەرمەندەکان پێشەنگن لە ڕیزی پێشی پێشەوەن پێ دوایە ئێمەی کورد هەڵبەتە من بەڕێزت هەمومان لە نزیکەوە دەناسین دەزانین کار و خەباتی بەڕێزت چۆنە نامەوێت باسیەوە بکەم جێگەی ڕێز و تەقدیرە بەڵام بە گشتی مەبەستم لە هونەرمەندە ڕۆشن بیرانە. بەنسبەت پیشەکەی خۆم و کە کاری پێکەرسازیە ببینینی من دەوری هەرە سەرەکی کە بە تایبەتی یەک کارەساتێک کە بەسەر کۆمەلگایەکەیە یا بەسەر ملەتێکایەت پێم وایە پشکی شێری ئەو ئەرکاکوێتە سەرشانی هونەرمەندان و لە ناویشانە بە دیاریکراوی هونەرمەندی پێکەرسازی. ئەوش ئەوەیە کە بە دروستکردنی مینۆمێنت یاخود بە زیندوو هێشتنەوەی لە ڕێکارێکی مینۆمێنتەوە یاخود لە ڕێکارێکی هونەریەوە لە شوێنێکی شیاو و بە کارستەیەکی شیاو هێشتمانەوەی لە زاکرەی نەوە دوایینەوە یاخود ڕۆژانە بەرکەوتنی هەموونەوەکان بۆ کارەساتی کە بەسەر کۆمەلگاکەیە هاتووە. هەڵبەتە ئەم وەکو تەکنیکی هوەری وەکو ئایدیاکە کوێتە سەرشانی هونەرمەند بەڕاستێکی و ئەبێ هونەرمەندەکە پێی هەستێ بەڵام ئەوەی کە سەپۆرتی پرۆژەکانەکات ئەوە لایەنی معنیە ینی ئەوش ئەو دەسەڵاتەیە کە ئەو حکوومەتێ یاخود ئەو لیدەرن کە لە خەمی ئەو کۆمەلگایان یاخود لە خەمی ئەو کارەساتەن بۆ بە زیندوو هێشتنەوەی هەڵبەتە بەداخۆ لەناو کۆمەلگای ئێمەیە و خۆت ئەتوان بڵێن بە دیاری کراوی لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە زۆر کەم تەرخەمن بەرامبەر بەمەی کە باسم کرد بەڕاستێکی ینی ئێستێمە گەر باسی کەین ئەوە کاکەسا لە ڕەنگە لە نزگەوە ئەگەدار بێت ئێمە کارەساتی گەوری وەکو ئەنفال کەس بێ دووسبە یادەتی تاکو ئێستا مینومنتێکی شایستەمان نییە بۆ ئەو کارەساتە گەورەیە بەڕاستێکی ینی هەڵەبجا دوای 30 ساڵ بەڕاستێکی هەڵبجا ئێمە بە شێوەیە لە شێوەکان ینی من ڕێز و حرمەتوێ بۆ هەموو ئەو برا و خوشکانی کە بە مینۆمێنتی هەڵبجا هەستاون بە دیوێک لە دیوەکان غەدر لە مینۆمێنتەکە کراوە جاروایە یعنی نەکەر لە هەموو چێلی قەبرەکانیە یەک خانەوادە لەسەر یەک چێل نووسراوە تۆ لە بری ئەوەی کە بیت لە ڕووی فۆرمەوە قەزێکە گەورەکەی تۆ چکە یەکەم شت کە بەریەکەویت فۆرمە بەڕاستیەکەی لە ڕووی فۆرمەوە بێ قەوارەی کارەساتەکە گەورەترکەی هاتووی بچووکت کردوەوە بەڕاستیەکەی ینی ئەگەر ببینیت لەناو 5,000 هینە قەبرسانێکی زۆر بچووکە ینی حوشەی مینۆمێنتەکە بەڕاستیەکەی و جۆری مینۆمێنتەکە بەڕاستیەکەی و کارستەی بەکار هاتوو لە مینۆمێنتەکەی هەڵبەتە من لەگە خۆشەویستیم بۆ هونەرمەندەکە لاریم لە تەکنیکی هوەری کارە هوەرێکە نییە هەڵبەتە مەبەستم لەو لایەنە معنیەیە کە ئەبێ سەپۆرتی ئەم جۆرە پرۆژانە بکەن بۆ بە زیندوو هێشتنەوەی بۆ سەدان ساڵ بەڕاستیەکەی من پێم وایە ئەو کارستەی کە لی دروست کراوە ئەگەر ساڵانە نۆژەن نەکرێتەوە بەرگەی 5 ساڵ بۆ 6 ساڵی ترەگرێت لە ناوە چێ بەڕاست لە کاتێکا لێرە لە هەندێک مینۆمەند هەیە لێرە لە ئەوروپا لە شارەکانی ئەوروپا کە کارەساتی هاوشێوەی وایان بەسەراتوە ینی نزیکەی 100 ساڵە کە سێری دەکەی دەڵێ ئەمڕۆ دروست بەبێ ئەوەی کە نۆژەن کرابێتەوە بەڵێ بێگومان کاتێک کە تۆ گەشتیارێک میوانێک کۆنفرانسێک لە دەروی وڵات یێنەی بۆ بانگەشتی ئەەکەیت بۆ کۆنفرانسێک یاخود بە هەر شێوەیە لە شێوەکان کێتنە نیشتیمانەکەت یەکەم شت کەبەری ئەکەوێت بەڕاستی من هەمیشە باسیەوەکەم کتێبخانەکان نییە ئەو کارە هوەریانەیە کە لەسەر زادەکان بەریەکەوێت یاخود ئەو مینۆمنتانەیە لە ڕێی ئەوە تۆ ینی ئەمە کتێبێکی کراوەیە کە هەمیشە ئەتوانیت گەشتیاران یاخود ئەو کەسانە بەریکەون و لە ڕێی ئەمەوە کەڵتور و کەڵچەر و مێژوو و کارەسات و خۆشەکانی تۆ بەخۆشیەوە شێوازەکە لە بەرەنگاربوونەوەی داگیرکەران لە بەرەنگاربوونەوەی ئەو ستەمەی کە لەگەلەکەی ئەمەکراوە بەدەر لە هێشتنەوەی بەڵێ بێگومان ئەمەیەکێکە لە گرفتەکان بەڕاستی هاوڕێ ئەوەیە کە ئەبێت لایەنی معنی بەم بابەتە ئەبێ زیاتر و باشتر سەپۆرتی هونەرمەندان و سەپۆرتی ئەو بکەن کە ئەبێت ئەم کارانە و ئەم ببوورە ئەم قەزیانە و ئەبێت بە مینۆمێنت بکرێن و ئەبێت بە کەرەستە و بە مەوادی باش بۆمانەوەی بۆ چەندین سەدە بەڕاستێکی بەداخەوە تاکو ئێستا بە هیچ شێوەیەک
حکوومەتی هەرێم هەڵبەتێن باز لە پارسێکین کە ئازادە هەڵبەتە بەم کارە هەڵ نەساوە زۆر بەداخەوە. باشە سپاسە دەکەم بچینە لای کاک حەسەن والی چالاکی فەیلی بە زۆر بەخێر بێن. باسی مینۆمنتی کرده بەڕێزی وتی تاسە مینۆمنتێکی شایستەمان بۆ ئەنفال بۆ هەڵەبجە بۆ دەیان شتی دیکە نیە بۆ فەیلەکان هەمانە. ئەگەر کەمێک مایکەکە نزیک بکەیتەوە بۆی دەنگت باش بکە بەڵێ ببوورە. ئیمە قەزیەمانە خیلی سەخت بیارامان چون هیچ کەس نەوسە ئارامان کۆمەکمان بکەین نە دە قەومیە خۆمانە نە دە مەزهەب خۆمانە هەردوو تا ولمان کردنە. ئێوە دوو جار زوڵم لێتاناتیە کرد هەم وەکی مەزهەب هەم وەکو کوردانە بڵێ هەیەسە ئیمە عەتەب دیری من عەتەبێ و حزبێلێ کوردێلێ خۆمانە مەسەن نەوسانە ڕامان کۆمەکمان دەکردن. یە هەم مشکلە سەرا ئیمارە کوردێلە خۆمانە فەیلی مەخسوسەن دە بەغدادە و کوت و مەندلی و بەدرا. بەڵێ باشە ینی مەبەستی من ئەوە بوو ینی ئێستا گەر یەکێک بعد ئەڕای بەغداد مەسەرن بیشی من فەیلی 6,000 شەهید دێرن 6,000 ئەنفال دێرن ئەو قاز قوربانی دێرن ینی جەیەک هەیە تو میوان ببەی گەشتیارێک ببەی بەرپرسێک ببەی کەسێکی ئەجنەبی ببەی بێژی ئەرێ لەوی دەرێ ئەو هەیە نەسپی شەیدی فەیلی هەیە. بله ئێمە هەم خەلی خۆشمان هاتدەیە ئەنه دروست کردن ڕامان ولی واقعا ئێمە حالی کورد فەیلی نەرەسیە ئەو جایە حەقی خۆی بۆری دە بەغدادەوە دە عێراق و هەمەی ئێمە الان ما هم خیلی خوشم هاتن انه ده کنفرانس اوروبی ده پارلمانی اوروبی لا ممکنه کمکمان کن یه تشتیام خو یعنی او چۆن دبینی کوردانی باکووری کوردستان لێوێ بوون کوردانی ڕۆژهڵاتی کوردستان لێوێ بوون ممکنە ئەگەر لە ساڵانی ڕابردوو لە بەشەکانی دیکەی کوردستان بدو تایە کوردی فەیلی نەیانزانیە مەسەن کوردی فەیلی لە ئاستی ئەلبەتە ڕای گشتی دەڵێم وەکی نۆخبە ناڵێم پارتەکان کوردی فەیلی چین ئەمڕۆ ئەوان دێن لە کۆنفرانسەکانە بەشدار دەبن خاوەنداری دەکەن ئەم یەکێتیەی نێوان کورد چۆن دەبینی بەڕێزت نەفامستم ینی ئەو اتحاد و یەکێتی وە ناو کوردێل تۆ دوێنی دەی چه هەستێک لای تۆ بۆ تۆ دروست دەکەم خیلی خوشحالم الان ئێمە ئەوەلین جارە حکومە دولت عراق ئێمە الان 4 حزب فەیلی و اسم خۆمان دیریمنە یەکی دەیان جەبهەی فەیلی هم مستقلە خوازی کۆمەکی ئێمە بکەی و حەقی ئێمە بوەری دەولەت عراق یە توشتی خیلی خۆگەوەلە باشە کوردی فەیلی خۆیان بەدەر لە ئەحزابەکان و خەڵکانی دیکە بە خۆیان چی ئەڕای خۆیان کردنە ینی کوردی فەیلی ئیدی دەزانێ ینی ئەو قوربانیە گەورە دایە سێی مەسەلەن گەرەک لە پای گەورەی ئەو قوربانی ئەویش مەسەلەن چالاک کار بکە فعال بوو وخۆی هێستا ئێمە نەیری من کەسی دەستمان بگری یا ئەو تەوعیە هەم نەیری منە بینە خۆمانای کوردێ لە خۆمان دە بەغدادە مەخسوسن إنه تا یەکی بیای کۆمەکیمان بکە ئێمە هەمیشە تەماشاکەی من ئیلە وڵاتە بزانین من کی کەسی دیای کۆمەکمان بکەی لە حاڵەتێکدا لە ڕابردوو کوردی فەیلی هەمیشە هاوکار بوون بۆ هەموو بەشەکانی تری کوردستان بە تایبەتی بۆ شۆڕشی کورد لە باشووری کوردستان ئێمە هەمیشە ئەرا هەر کوردی ئێمە کوردیاتی هەم دیریمنەوە کوردە ئەسیری من و ئێمە ئەرا هەر کوردی وسی من الان کوردێلە خۆمان سووریا هەم هەسن دە کوردێلی کرماشان و دە کوردێلە ئیلام دیانەرا وەردێ لە ڕۆژاوا شەهید دەبێت بەلێ دیرنە خۆی کوردیاتیە بەلێ ئێمە دیریمنە و حالی دەهاخینمانەیە بەڵێ باشە من ئەلبەتە پاشان دێمەوە پرسیاری دیکەمەیە ئەلبەتە ئەگەر پێتان خۆش بێ ئەگەر یەکێکتان بتانەوێت کۆمنتێکیە بێ لەگەڵ قسەکانی ئەو هاوڕێیانەی دیکە کە بەشدار دەبن دەتوانن ینی بە شێوازێکی کراوە نەک تەنها هەر من پرسیار بکەم بابێتە شێوازی گفتوگۆ گەر کاگ وەحید دووبارە بێمەوە سەر مەسەلەی کوردی فەیلی مەسەن ئاماژەی بۆدا ئێمە هەمیشە کورد بووینەوە تا فەیلی شەهید
لە عفرین دەدا لە کۆبانی دەدا لە ڕۆژاوای کوردستان دەدا لە ناو ڕیزەکانی گەریلادا فەیلیەکانی کرماشان و ئیلام و دهلوڕان بەشدارن. ینی مرۆڤ بۆ ئەوەی ئەم یەکێتێ زۆرتر ڕنگ بداتەوە لە ناویە بۆەوەی زیاتر کوردی فەیلی ئەو مەئاساتانەی کە بەسەریان نەهاتووە زیاتر بگێنێتە بەشەکانی دیکەی کوردستان ئەوانیش چۆن کوردی فەیلی ئەچێتە بۆ نمونە کۆبانی و ئافرین کەسێکی ژەبێ لە باکووری کوردستان بێدە بەغدا لە بەغدا لە پاڵ فەیلەکاندا خەبات بکە. کاک هەنری خۆت ئەزانی ئیستا فاکتۆرەکان گۆڕان ئیمە وەکو کورد من کەسێکم کە کورد هەمووی بە یەک دەزانم بەڵام ئیتر کاتەکە ئەوە کرا کە بەڵن ئەوە کوردی فەیلی و ئەوە کوردی سۆرانە ئەوە کوردی بەهدینی و کرمانچی و ئەم شتانە من بە ئەم شتە بەڕوام نییە من کوردم ئەگەر شەڕێکی لە ئەفرین بێت لەسەر من شەر کراوە ئەگەر شەڕێکی لە کرماشا بێت لەسەر من کراوە ئەگەر شەڕێک لە دیاربەکر بێت لەسەر من کراوە باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوە هەموو یەکێکە بوو بن بەڵام بە تەئکید ئیمە هیوەدارین کە برادرانمان لە هەموو ئەحزابی سیاسی و لە چالاکی مەدەنیشە بە ئەم خاڵە بڕەسن کە بزانن کوردی فەیلیشە کاتی هەبوو کە یەکمین جەب هەبوو ئەوڵین کەس بوو کە حملە پێ دەکرا هەوچەکە جناب دەزانی ئەو برادرانە دەزانن ساڵی 1969 حکوومەتی عێراق کرد جاری یەکەم حکوومەتی بەعس هات ئەوەڵ شتێکی لە بەزدی کورد کرد کوردی فەیلی بوو ئەخر لەبەرەوەی پای ئەساسی شۆڕشی کۆمەڵگەی کوردەواری بوون مەرحوم لە مستەفا بارزانی بە عەرەبی هینەکە دەزانم بەڵام بڵێ عەرەبیش بە کێشەی بە عەرەبی دەڵێ لێ پرسین گوتی کوردی فەیلی کین ئیوە هەر دەڵن کوردە فەیلیەکان کوردە فەیلیەکان کە مەرحومی ملا گوتی نحن النار وهم وقودها ئیمە ئاگرەکە ئاگری نەوان سوتەمەنیەکان ئەوانە سوتەمەنیەکان دەزانی ئایا دەڵێ بە عەرەبیش دەڵێ ئەتوانێ ئاگر بەبێ سوتەمەنی ببینێت ئەوەیە باسی ئیمە باسی کوردە فەیلیەکانی مەیش خۆمان اعتراف دەکەم خۆم وەکو فەیلی ینی بەناونی خۆمە لە ناو خۆمانیشە ئیمە هەمومان وەکو هەموو ئەحزابی کوردستانی تر یەک نەگرتینە مشکلەی خەڵقی کورد کێشای خەڵقی حەسەن گوتی کێشەی تەوعیەمانەیە وشیاریمانەیە ئەوەیش یەک بەشێکە لە کێشاکە بەشی گەوراتری ئەوە یەک ئیمە بزانە خەڵقی کورد ئیسا وەکو یەک ملت بەڵام لە چوار بەشە و لە هەموو گیان جارانیش لە ئۆروپایش سعی دەکرێت کە یەکگرتن کووردا بشکنن بۆ فاکتوری سیاسی بۆ هەر هینێک دەبێ ئەوانە حەزەکەن کە کورد یەک بارچە نەبێ بەڵام ئەگەر سیاسیەکانی ئیمە تووزی ئاگدار بێن و بزانن کە قووەتیان و قودرەمەندیان و هەر قودرەتیان هەبێ لە شەقامیەکە دەست بێکرێ الشارع الكوردي ئەبێ بە یەکگرتن کارێک بکەن ئیشێک بکەن شتێکی بکەن بۆ چاو لە ئێران تورکیا سووریا عێراق ناکەن هەمویان دژمنی کوردن هەمووشیان دژمنی یەکترن بەڵام لەسەر پرسی کورد هەموو یەک دەگرێت دەبێتە یەک بەرامبەر بێمە ئێمە بۆ نەیکەین یان ئێمە بۆ یەکگرتنەمان نەبێت کێشاکەی ئیمە ئەوە فاکتۆری جغرافی شەیە کاکە بە تەنیا فاکتۆری سیاسی نییە ئیمە جغرافیەکەمان جۆرێکە ئیمە ئەبێ هەوچەکە خۆشەکەم گوت و ئەو برادرە گوت ئیمە ئەبێ علااقاتی دووەلی ئاگادار بکەین ئیسە بزانیمە باسی ملەتانی تر ناکەین بەڵام ملت هەیە خەڵق هەبوو کە لە شتێک زۆر کەم بۆ نمونەیەک چەند هەزاریان کوشریا ئیستا ئەوەندە گەورایان کراوە ئەوەندە گەوریان کردووە کە گیانی بووە بەڵام ئیمە کە بەڕاست بە هەزاران لێمان دەکوشرێت ئەو حەڵەبچە بە تەنیا خۆی ئەبێ ئیمە تۆریست بەس لە تۆریستەکانی ئیمە ئەتوانین باسی حەلەبچە ئاوا بکەین کە هەموو گیان بڵێ با بڕۆینەوەی بزانین چی بووە حەلەبچە کوردی خۆمە لەوانەیە بەشی لە کوردی خۆمان هەیە نەزانن حەلەبچە بەس دەزانی حەلەبچە قەسف کراوتەوە بوو ناوەڕۆکەکەی نازانێ وردەکەی نازانی شی لەسەر کورد بووە ئەنفالەکە نازانن فەیلی ئەمڕۆ ئەو کوڕەکەی ئەو برادەرەکە هاتی و گوتی من فەیلی جاری یەکمە من دەزانم فەیلی یعنی چی ئەو فەیلی کییە ئەوە حەقیە لەبەر خاطرەوەکی مە ئەعلاممان زەعیف بوو ئەعلامی کورد بە سوورەتی عام و فەیلی بە تایبەت پارتەکانیش بە تایبەتی لە باشووری کوردستان لە پێشویان و پارتی دیموکراتی کوردستان کە وەکوتت کۆچ کردومە لا مستەفا دەڵێ ئێمە ئاگرینەوان سوتەمەنی کوردی فەیلێگە سوتەمەنی بوو بۆ وا لەبیر کرا ینی بۆ هێندە بەرامبەری بێوەفا بوون ینی نیان خستە ڕۆژەوی خۆیانەوە هیچ نەبێ
لەو 27 ساڵی حکومدارەتی باشووری کوردستاندا پاداشتیان بدایێتەوە. کاکە گیان ئیستا باسی پاداش و ئەم شتانە با بریم بەجێ لە بەخاترەوە کێشای کوردستانی سە زۆرە. من لە کەس دفاع ناکەم، نە لە سەرروک، نە لە حکوومەت، نە لە هیچ حزبێک. بەڵام ئیستا وەزعەکە جۆرێک ئیمە ناتوانین بڵین وەکوو کەسێک 10 کێشای هەیە، کیشای تۆ ئیستا پریۆریتێت یەک نییە، یعنی ئەولەویەت یەکمی نییە. ئیستا خۆیان ئیسە کوردستان کێشای هەیە، کێشای زۆر گەورایە، ئیمە بێ ئەم شتانە ئاگادار بین. ئیستا زەختێک لە دەرەوە هەیە بەسەری کورد خۆتان نەزانن ئیسە باسی ئەفرین، باسی کە ئاسان نەبوو، باسی هاتنی چەکدارانی تورکیا بۆ هەتا نزیکی هەولێر، ئەمە نشتانی کن کە ئیمە ئیستا باسی فێلی بکەن هەڵسین بڵین ئەو ئیمە فێلیەکان لەکوێن لێرێ، بەڵام کاتی خۆی هەیە کە ئیمە بتوانین لە حکوومەتی هەرێم و لە سیاسەکان بتوانین گلێکی برادرانە و وەکو یەک حەقی خۆمانیشکانەقی خۆتانە. کاک سالار دەمەوە لای بەڕێزت لەم بارودۆخەی ئێستا کە ئەوە بەڕێزی ئاماژەی پێدا حکوومەتی تورکیا گەشتووەتە دەواازەکانی هەولێر، سیدەکان جێشی تورکی ئێستا لەوەیە تەراتێنەکە، چەندین بارەگای دیکە کراونەتەوە. هەڕەشەیەکی زۆر جددی لەسەرەوێ هەیە، ینی لەسەر باشوورێ مەسەلەکەش وەکو هەمووتان ئاماژەتان پێدا تەنها کورد لە باشوور نییە یا پارتێک نییە، لایەنێک نییە، بەڵکو هەمومانین، ینی هەموو کورد دەکرێتە ئامانج. پێ وایە لە باشوور ئەم شتە پێی دەزانرێت دەرکی پێ دەکرێت. خۆی لە ڕاستیە هەر چوار وڵاتی کە کوردستانی بەسەردا دابەشکراوە دەوڵەتی داگیرکردن، بەڵام لە قۆناغی تازەدا تورکیا ڕێبەرایەتی داگیرکاری نوێنەرایەتیە کار لە جیاتی عێراق و سووریاش بۆ نمونە لەشکێشیەکە بۆ هەرێمی کوردستان کە بەشێکە لە عێراقی فیدراڵ و پەلاماری عەفرین و ناوچەی کۆبانێ و ڕۆژاوای کوردستاندا کە بەشێکە لە وڵاتی سووریا و ئەمە بە عەقڵەتی سوڵتانی سەردەمی دێرین دەیەوێت جارێکی تر پەل بەهاوێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر حسابی کێ لەسەر حسابی نەتەوەی کورد لەسەر خاکی نەتەوەی کورد لەسەر خوێنی خەڵکی کوردستان بە تایبەتی خەڵکە سڤیلەکە. بۆیە ئەمڕۆ کۆمەلگای نێودەوڵەتی دەبێت زۆر لەوە بە ئاگابێ کە تورکیا ئەندامە لە وڵاتی ناتۆ. تورکیا هاوپەیمانی ئابووری و سیاسیە لەگەڵ کۆمەڵی لە وڵاتانی ئەندام لە ئیتیحادی ئەوروپی. ئەو جینایەتانە بەشێکی لە ڕووی بەرپرسیارەتەوە دەکەوێتە ئەستۆی ئەمانیش. لەبەر ئەوە ئەمە ئێمە ڕۆژانە بەرخورد لەگەڵ ئەم مەسەلەیە دەکەین، بەڵێ ئەم شەڕ و ئەم داگیرکاریە بەردەوامە سەرباری کۆمەڵە هەوڵی جیاجیان لە داواکردن بۆ دەرکردنی سوپای تورکیا لە خاکی باشووری کوردستان و هەوڵدانی دیپلۆماسی و هەوڵدانی سیاسی. تۆ ببینە دەوڵەتی داگیرکەری تورکیا لە مەزنترین چالاکوانە سیاسیە مەدەنیە سەرکردە سڤیلەکانی کورد کە وەکو سەلاحەدین وەکو ساڵح موسلم لە ئەوروپا نایەوێت چالاکی بکەوە دەیەوێت دەستگیری بکە لە ناودڵی ئەوروپادا. بۆیە ئەم سیاسەتە سیاسەتێکە لەسەر بنەمای مەحوکردن بنیادنراوە سەرکەوتو نابێ و دەوڵەتی تورکیا ئەمڕۆ پێی وایە بوونی کوردواتە نەمانی ئەو کەمە منطقێکی زۆر نالۆژیکی و نادروستە بکە کورد هەمیشە پێکەوە ژیانی نێوان گەلان ویستووە و بوونی کورد لە پەرلەمانی ئەنقەرە یەکێک بۆ لایەنە گرنگەکانی پرۆسەی گەشەکردی دیموکراسی. ئەمە بە جانبێکی تر کە هەر لە باسەکەمان دوور ناخاتەوە. ئەوەی پەیوەستە بە گفتوگۆکەی ئێمەوە و بە تایبەتیش باسی مەسەلەی فەیلەکانت کرد. جوگرافیای ڕەسەنی فەیلەکان بەشێکی کەوێتە دیوی کوردستانی ئێران، بەشەکەی دیوی باشووری کوردستانە کە منتیقەی لوڕستان و ئەوەیە. و من ئەم کۆمنتە لێرەوە دەنێرم بۆ سیاسیەکانی کورد بە تایبەتی بەشێک لە سیاسیەکانی کورد کە لەسەر ئاستی باڵان بەڵام بەڕاستی نەخوێندەوارن لە ڕووی معریفەی تێگەیشتن ئەسڵە لە جوگرافیای کوردستان. کاتێک قسە لە ئەوجی مەسلەی نیشتیمانیە کە سەبارەت بە باشووری کوردستان دەڵێ لە زاخۆ تا خانەقین، ئەی نەوتخانە لە خواری خانەقین، ئەی دەشتی قەرەڵوسکە لە بەکو دەشتی شارە زوروایە، ئەی مەندەلی ئەی بەدرا ئەی جەسان ئەی قەزان مەبەستم سنووری یا پارێزگای کوردیەوە بە کوردی ماوەتەوە بەغدا کە ناوەکە هێر کوردیە بەڵێ ببوور. سنووری باشووری کوردستان لە نەخشەی عێراقا دیاری کراوە، تەنانەت ناتوانێت نەخشەکە بخوێنێتەوە. تۆ فەیلەکان چ بڕوایەکی پێت هەبێ
کە نەک بۆ هەل لە ڕووی لوغەویشەوە لە ڕووی زمانەوانیشەوە تۆ ناتوانانی بەسەری بکەیتەوە بڵێ مانتیقەی فەیلی نشین بەشێکن لە کوردستان. ئەگەر ئێمە وەکو خەڵکی وەکو هێزە سیاسەکانی کوردستان کە مێژووی ئێمە بە باشی و خراپەکانیەوە ئەگەر لە مێژوودا ئێمە توانی بێتمان خوێنی فەیلەکان ڕابگرین جینۆسایدی بارزانەکان لە 83 ناکرا، هەڵەبجە لە 88 ناکرا، ئەنفالەکان ناکرا، دوێنێ باڵەیان نەبوو و دواتر شنگال نابوو و دواتر دووس خورماتوو نابوو و بە دڵنیاییەوە ئێستا جینۆسایدی تر بڕێوە چونکە ئێمە دەرز لە مێژووە ناگرینەوە تەنها هەر ئەوەندە دروشمە سۆزاویەکەڵێنەوە کە مێژوو خۆی دووبارەکە لەو دروشمە دەرچین چیکەنەگەرە و دروشمە دەرباسکەین بە پراکتیک. بەڕێی من گۆڕانکاری ڕیشەی لە مۆدلی سیاسی حکومڕانی لە ناو حرەکەی کوردی نەک تەنها باشووری کوردستان بەگشتیە مەقسەد دەکەین کوردی کای ئەمڕۆ بزوتنەوەی سیاسی کوردستان لە هەر چوار پارچە کاریگەری لەسەر یەکتری هەیە. لەبەر ئەوە من پێم وایە وەکو کورد دەڵە شکر وشیارە مەحوی تێگا دنیا خراپاتە بەڵام من بە دیوەکەی تری ئایبینم بە سوود وەرگتن لە هەندێک کرانەوە لە چەند ساڵی دوایەوە هەندێکی میحنەتیش کە خەڵک ئاوارە بووە چوار پیا و ژنی وەکو ئەم بەڕێزانەی کە هەرێکە لە میحنەتێکە هاتوون لە دەروی وڵاتە ژین ئەگەنە هەر کەسە لە ماڵ و حاڵی خۆی جێگەی هەیە ژیانی هەیە ژینگەی هەیە خێزانی هەیە کەرامەتی پارێزلاوە هەموو شتێکە بەڵام هاتووە نهاتووە بۆ ڕەفاهێت هاتووە بە ناچاری هاتووە خەڵکی کورد لێرە ناوی ڕەوەندی کوردیە بۆ گەشت و سەیران نەهاتووە لە دۆخێکا کە فەیلیەکان ڕاونراون نیشتیمانی خۆیان بەجێهێشتووە لە دۆخێکا هەڵەبجە کیمیاباران کراوە هەڵەبجەی و هەورامیەکان هاتوونەتە دەرەوە لە دۆخێکا کیمیابار ئەنفال کراوە بەشێک لە گەرمیان و منتیقی سێوسێنان و ئەوانە هاتون لەبەر ئەوە هەر یەکە بە قۆناغی خۆی لە میحنەتە هاتووە تۆ بزانە مێژووی کۆشتی بە لێشاوی ڕەوەندی کوردی بۆ کەیە گەڕێتەوە وانە ساڵی 75 کە نسکۆی شۆڕش بووە 88 کە ئەنفال بووە 91 96 کە شەڕی ناو خۆ بووە و ئیتر هەتا دوایی لەبەر ئەوە من لە مۆزوعەکە دەرنەچین خاڵێکی تر هەر لە ڕووی قانونیەوە کاتێک بە مەسلەی فەیلەکان ئەوترێ کارەسات یان بە لە ڕووی زمانەوانیەوە بە ئەنفال ئەوترێ کارەسات بە هەڵەبجە ئەوترێ کارەسات ئەمە کارەسات نییە کارەسات حادیسە ینی سەر ڕووداوێکی ئۆتۆمبیل لە دوای ڕووەدا ئەکرێ کارەسات تاوان نەبێ بەڵام هەموو تاوانێک کارەساتە حادیسەیە هەموو تاوان بۆیە ئەوەی فەیلی تاوانە دەچێتە چوارچەوەی تاوان و مەرگەساتەوە تاوانە کارەسات حادیسەیەکە ئەشێ تاوان نەبێ بەڵام ئەوەی کە ڕووی داوە تاوانێک مەترسیدارە لەسەر کۆی مرۆڤایەتی بە پێی قانونی دەولی بە پێی تعریفەی جینۆساید خاڵێکی تر ئەوەی گرنگە بوو تێ هێشتاکە پرسی فەیلیەکان پرسێکە هەرگیز کۆن نابێ چونکە تاوانی جینۆساید تاوانێکە ئەنسووری کۆنبوونی تێدا نییە بەرپرسیارەتێکە لەسەر بۆ نمونە ڕژێمی سەدام تاوانەکەی کردووە ڕژێمەکانی کە لە دوای دێن ئەبلێبێت لە ڕووی قانونیەوە بەرپرسیارەتێکە هەڵگرن ئەو ئیلتیزاماتە قانونی و مەدەنی و مادی و معنەویانەیە کە ئەکەوێتە ئەستۆی دەوڵەت جێبەجێی کا دەوڵەتی داات و هەروەها کۆمەلگای نێودەوڵەتیش داوای لێبوردنیش بکات بە دڵنیاییەوە یەکێک لە مەسەلە گرفتە گەورەکان چییە؟ حکوومەتی ئێستای عێراقی ئەڵێ ئێمە داوای لێبوردن لە گەلی کوردستان ناکەین کە جینۆساید کراون بۆ تەبریریان چییە؟ ئەڵێ ئێمەش خۆمان وەکو مەزهبی شیعە ئێمەش جینۆساید کاکە تۆ تەمسیلی دەوڵەتی حەدیسی عێراقەکەی دەگەروا بێ ئەڵمانیاش داوای لێبوردن نەکات چونکە بەشێکی زۆری گەلی ئەڵمانیا قوربانی دەستی نازیزم و هیتلەر بوون پێویستە دەوڵەتی ڕسمی عێراق داوای لێبوردن لە گەلی عێراق بکە ئیتر تەفکیکی نەکات بۆ شیعە و سون چونکە لە سایی دەسەڵاتی دیکتاتۆری لە عێراق هەم جینۆساید ڕوبەڕووی تەواوی پێکاتەکان بووەتەوە و فەیلیەکان من ئەم ڕاستێ بڵێم کە تا ئێستاکە نەوتراوە فەیلیەکان بەس لە جینۆسایدی فەیلیا ڕوبەڕووی لە ناوچوون نەبوونەتەوە بۆ کاتێک کە ناوچەی فەیلی نشین ڕوبەڕووی ڕاگواستن و جینۆساید دەبێتەوە بەشێکیان ناچن ناوچەی گەرمیان نیشتەجێ نابن لە شاڵاوی ئەنفالە بەرناکەوە ئەمە نقطەیەکە دەبێت خوشکبرایانی فەیلی کەوانەی لێکۆڵینەوە لە جینۆسایدی فەیلیەکان ئەم حقیقەتە باش بزانن کە تەنها لە مەسلەی ڕاگواستنی بازرگانەکانیان لە بەغدا نا لە مەسلەی
ڕاگواستنی منتیقی فەیلنشین و جیاکردنەوەی گەنجەکان و بێسەر بێسەر و شوێنیان گەنج. بەڵکو لە جگوریای فیای تریش تاوان دەرحەق بە فەیلیەکان کراون. زۆر باشە سپاسە دەکەم خات و هەرمن بێمە لای بەڕێزت باسی ئێستا بکەین واقعی ئێستا ئەوەمان پێ دەڵێ ئەگەر یەک نەبین پێکەوە یەکریز نەبین یەک گوتار نەبین دووبارە کۆمەڵکوژی فەیلەکان دووبارە دەبێتەوە شنگال دووبارە دەبێتەوە هەڵەبجە دووبارە دەبێتەوە ئەنفال دووبارە دەبێتەوە کۆمەڵکوژەکانی دیکە کە بەسەر گەلی ئێمە داهاتون ینی پرسیارەکەەوە ئێمە بە چ شێوازێک مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخی ئێستادا بکەین نەک بۆەوەی کۆمەڵکوژ نەکرین بەڵکو بۆەوەی کە بتوانین بە مافەکانی خۆشمان بۆ ئامانجانش بکەین کە سەدان ساڵە بە شێوازێک لە شێوازەکان خەباتی بۆ دەکەین تێکۆشانی بۆ دەکەین. سەرەتا پێشەوەی جاوی وەڵامەکەت بەمەوانە هەر کۆمنتم لەسەر یەکەم بەشی کاک سالار کە باسی کرد باسی بڵێن دەوڵەتی تورکیای کرد ئێمە لە کاتێکە کە و هێرشانی کاکرا بەسەرەوە سەر ئەفرین من لە هەڵمەتی ئەوە بووین کە کۆدەنگی پەرلەمانتارانی ئەوروپی و ئەو جێگانە ئێمە وەکو شاند ئەچین بۆ لایەن قسەمان لەسەریان لەگەڵیانە ئەکرد سەبارەت بەوەی کە بڵێن تورکیا بە چەکی ناتۆ کۆمەڵکوژی ئەکا لە ئەفرین و مناڵان و بڵێن پەکەوتە و پیرەکانی ئەوێ و لەگەڵ ژنان و ماڵ و ژینگەی ئەو وڵاتە پیسەکە هەمووی بە چەکی چەکەکانی بڵێن کە لە ژێر دەستی کە ڕادستیانەکە ناتۆ ڕادستیانەکە یەکێک لەوانەی کە پەرلەمانتارێکە کە زۆر دۆستی کووردە کە هەمیشە لە کۆمەڵێ خۆپشاندانەکانمانیان لە کۆنفرانسەکان بەشدارە بێ پێڵم مارک مەسمایر کە ئەو کە لە کۆتاییە من کە قسەکەم کرد و توتم خۆم شتەکە هەر لەسەر چڵە زەیتون نییە کە ئەو بڵێن هێرشە ئەکرێ لە چڵەش دەیتون زیاترە بە منی وتوتی منیش لەوە زیاتر تێ ئەگەم کە ئەوەیە بەڵام ئێمە بەرامبەر بە دەوڵەتی بە تورکیا عاجزین یعنی شتێکی وەهامان پێ ناکرێ هۆکارەکەی زۆر نەچوە ناو بابەتەکەوانە بەڵام هەر وەکو خۆمکە لی تێگەیشتم ئەو ئابووری هەیە کە بڵێن کە باڵی کێشاوە بڵێن تورکیا بەسەر ئابووری بەسەر ئەوروپا و دووش تورکیا ئەو قۆڵی ئەوروپای کە گرتۆکە لی یێشێ مەسایلی وەکو بڵێن ئەوانن کە لە ڕێگای تورکیاوە کە بڵێن دێن بەر پەنابەرانە کەوچبەرەکان کە دێن بەرەوە ئەوروپا دێن ئەمە دوو خاڵەکە ئەوروپا زۆر زۆر لی ئەترسێ و لە بەرەوەی کە تاقی ئەوەنیتیان نیەن هەڵناگرێکە لەوە زیاتر بڵم کۆچ بەروەر بگرێ لە خۆی بەڵام ئەوەی کە زۆر زۆر بەلاشمەوە سیر بکە مەسمەر بە ئێمەی وتی ئۆردۆکان پیاوێکی کە لە ڕقا ینی شتەکان زۆر زۆر بەلامەوە لەویانە سیر بوو من ینی هەتا پێم کردوتم لە سیاست تا هەموو شتێک کە لە ڕقی هەیە بەڵام لە سیاستیشم ینی لەویانەیە کە لەویانەش هەواڵ دەرویشیش کە لەگەڵ ما بۆ ئەویش بە هەمان شێوە کۆمنتی خۆی لەسەریدا جەمە بەستەکەی من لێرە چی بوو کە لەسەر قسەکەی لەسەر کاک سالار هینکەم درێژەی پێبەم کۆمەلگای نێودەوڵەتی بەرامبەر بە تورکیا ینی خۆشیان ئەیانەوێ کۆمەڵ ئێمە بە قەزەی کوردی بچووکەنەوانەیە ینی نەگەینە و ئاسە لە بەرەوەی بە تایبەتی من ئەگەر باس لە بەلجیکایە بکەم خۆ دەزانانی بەلجیکا دەوڵەتێکی هەرێمیە دابەشبوونی ئەم هەوڵات بەشی فلاندەرن و واڵۆنیانە کە لەسەر ئەوروپا هەیە هەمیشە ناتوانێت پشتیوانی گەلی کورد بکە لە بەرەوەی ئەگەر وەکو دەوڵەت پشتیوانی لە گەلی کورد بکە لەسەر ئەوەی کە مافی خۆی بە تەواتی دەستبێنێ ئەمێ ئەمانیش لێرانەوە سەر لە مافن بەجیابوونەوە چۆن نەیان هێشت کەتەلانی بەڵێ و زۆر بێژگە هەر لە لە ئیتاڵیش بە هەمان شێوە لە سویسرانی لە زۆر وڵاتانی کەی ئەوروپاشە ئەم کێشەی هەرێمایەتیان هەر هەیە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان کە ئێمی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئێرانە کە زیاتر ئەیانەوێ لە ژێر دەستی دەوڵەتانی ئەوروپا بین و بەڕاستیش ئەمەشکە لە بەرەوەی ئەو گەشە ئابووریە کە لە ناوچەکەی ئێمەیە هەیە کە بە تەواوەتی ئەگەر بێت و ئێمە جۆرێک لە جۆرەیەکە بە تەواوەتی هەموو شتێک کاتە ژێر کۆنتترۆلی کورد ئەوان لە بچووکردنەوەی ئەبن کە بۆی تر زیاتر کورد نەتوانێت پەل بکێشێ بە زیاتر بە ڕووی جیهانگیریا بکرێتەوانێ دەسەڵاتی هەبێت چونکە ئەگەر هێزی ئابووری بەهێز بێ سیاسەتیش بەهێزە بێ لەگەڵیا ئەمەیە کە ئێمەیان بەم شێوازە کە بچووکەکەنۆک و بینیمان لە 27 ساڵی ڕابردووە کە کوردستان هەرێمی کوردستان جۆرێک لە جۆرگان خۆسەیەکی بەڕێبەریکی باشی هەبوو هەموو شتێ لەژێر کۆنتترۆلی خۆی و دەسەڵاتی خۆیان بوو لەگەڵ ئەشۆ سیاسەتێکی لە بینی دوو کەوانە دەڵێن ناوچە دابراوەکان بڵێ ناوچە دابراوەکان بڵێ
ئەزین چۆن ئەگەر باسی زۆر لەس بچینە سەر لەوانە کاک سالار زیاتر لە ڕووی یاساییەوانێ بەڕێزی باشتر بێ بزانێت لە ناوچەدا بڕاوەکان من لە بەشێکوانە کەرکووکیم دایکم کەرکووکیات لەوێ باش زۆر ئەزانم کە کەرکووک لە چه معاناتێکان خەڵکی ئەویانە لەبەروی کۆمەڵێ ئەو مافانی کە هەیان بۆ ڕاستە بڵێن لەژێر سایی دەوڵەتی کوردیا بوون لەو ماوەی کە لە ژێریانە بوون بەڵام لەگەڵ ئەوە شاب هەرکە لەوێ بوونە بە تەواوەتی مافەکانیان بەرجەستە نەبوو یعنی مادەی 140 بڵێن کە ئەو مادەیە کە دابین کرابوو بۆ ئەو ناوچانە بە تەواوەتی جێبەجێ نەکرابوو کە لەو ناوچانەیە هەیە ڕاستە لەوانەیە لە چەند فەقەرەیەکە وەکو پێم وا بێت جێبەجێ بە بەڵام بە کاملی شمولی هەمووی بجێبەجێ نەکراوە کە هەموو لای خۆی لێ دەدزێت هەمووی خۆی لێ دەسەڵاتی کوردیشەوە بەڵێ ئەجا ئەگەر بێمەوە سەر ئەوەی کە ئێمە چی بکەین کە لە ئێستایەکە ئەو بڵێن خۆمان بناسیێنی من لە هەموو بەلامەوە گرنگترە ئێمە پێویستیمە بە نەتوەرکێکی گرنگ هەیە یعنی لە بواری دیبلۆماسیە ئەبێ ئێمە ئێستا یەکدەنگ بین یعنی هەر ڕاستە ئێمە بڵێن بۆ نمونە ئێستا نوێنەرایەتی حکوومەت بەجیا کارەکە بڵێن کۆنگرێنەتەوەی کوردستان بەجیا ڕخراوەکان بەجارەکە ئەمە کارکردن لە ڕووی مەدەنیەوانە زۆر باشە بەڵام ئەگەر بێت و ئێمە لەسەر نەتەوایەتی بە جاجایش بکەین ینی ئەو ناگەینە پێ ئەو هینە ناپێکێنین پێویستیمان بەچی هەیە کەواتەمە پێویستیمان بە یەکریزیەک هەیە لە دەرەوەی ئەوروپا با لە ناوخۆ کێشەمان تێ بە هەر یەک و ئایدۆلۆژیا و کاری شتی خۆی خەباتی جیاواز بێ بەڵام با لە دەرەوەی کوردستان بڵێن کوردستانی گۆ با ئێمە لە ئەوروپایان لەو جێگایانی کە گرنگە ئێمە پرسەکانمان با یەک بێ با لە ئەوروپا گلۆبالیزیشنێکی گرنگمان هەبێ کە هەموو کەسێک خۆی لێ کۆبکاتەوەوان ینی ئەو نوێنەرایەتیانەکانمانیان بڵێن کۆنگرێنەتەوەی گوزان ببێ بە دەنگی هەر هەموو لایەک بۆ باشتر پەیامەکە بگەێنین لە ڕووی دیبلۆماسیەوە ئێمە زۆر لاوازین بە حەقەت لە چەندێک ڕاستەکار و خەباتەکرێت خەڵکێکی زۆر ڕەوەندێکی زۆر هەیە لە ئەوروپا بەڵام تا ئێستا نەتواندراوە بە تەواوەتی مافەکانی خۆمانیان وەکو چۆن ئەڵێ دەنگی خۆمان بگەێنین بە ئەوروپا بەو شێوە دروستی کەمە بەستمە ڕاستە بڵێن لەسەر ئاستی تاک ئەناسرین ئەگەر بڵێ تا هەرشوێنێکۆی سەر تا ڕادەیە کورد ناسراوە بەڵام بە تەواوەتی وەکو چۆنەڵێ ئێمە بگەیناوەی کە بڵێن چۆن باسی کەتەلان ئەکرێت کە باسی ئەوە کوردی شەکرێ بناسرێ من خودی خۆم لەوانەیە بۆ ئێرە زۆر هین نەبێت لە ئەڵمانیا تەکسیەکەم بە هەڵە لە جێگایەکی کە ڕایگرتم کابرایەک دەستم لێ ڕاگردوتم ئەمێ بچم بۆ فڵان ئەدرێس کابرا ڕووز دەرچوو هەتا کردی بە پێکەوتی من گانگستەر نیم ئەتوانی من بگەێنە منی کەگەان دوایە من لێ پێم من کوردم هەتا چوومە دو 4 جار من پێم تۆ من کوردم هەر نێزانی کورد چییە ڕاست ئێستا ژەرۆ کێشەمانەی ڕاستە یا کاتێک دەڵێ کوردستان ئەبێ شێر و ڕێوی دنیایان بۆ هەروەکو منیش چیرۆکێکم بۆ گێڕایەوە دووبارە کاتەوە ئەفغانستان پاکستان تاجیکستان هەتا گەیشتمە جێگاکەی کە 4 جار وتمەوە نێگر زیاتر لەوانێ ڕۆشتمان لەوانێ 4-5 جاریگە شەر باسی دوانیە مەسەن ڕەوەندی کوردی بەدەر لە ئەحزاب و ناوەندەکە سیاسیەکان ڕەوەندی کوردی هەبوو لەسەر جادە بوو تەماشا بکە دوایین جار بۆ عەفرین چی کرد ینی شەقامی ئەوروپا و جیهانی هەژان بەڵێ من لە بۆیانە 100% لەگەڵتام یعنی ئێمە لەگەڵ پرسەنەتەوایەتیەکان پێم وابێ دەگەر کورد لە هەر جێگایەک ئازاری بچێشەیان بەر تووشی بەرکەوتەیەکی شاڵایەک ببێ پێم وابێ دیتر هەموو کوردەکان یەک دەنگە بن لە ئەوروپا ڕەوەندی کوردی ئەگەر بێت و دوور لە ئایدۆلۆژیای سیاسی یان حیزبی لە کەسەر پرسەنەتەوایەتیەکان یەکە منیش لە 100% هاوڕام چونکە ئێمە خۆمان زۆرگان هەیە ساڵانی ڕابردوو من لەبیرمە ساڵانی ڕابردوو بۆ نمونە دەمامود با بچین بۆ فڵانە چالاکی یەک دنیا وەکو لای خۆمان دەڵێن ماری تۆپی و دەخرایە بەردەمی هەر یەکە لە ئێمە ینی پارتەکان داخوازی جودا جودانە و بەڵام ئەمە خیرەوە نەبوو هۆکارەکەی ئەوە بوو کە ئێمە نەبوو بەڵێ لە دوای ڕفراندۆمەوانێ ئیتر کورت وەکو چۆن ئەڵێ وەنێ ڕاوەشاندنێکی بەخۆیەوە بینی کە لەوە تێگەیش کە دۆستی ئەو دۆستەیە نییە کە هەیەی هەمیشە دۆستەکانی لە بەکە بە دۆست دامان نابوو هەمووی دۆستێکی وەهمی بەرژەوەندی خوازی بوو لەسەرێ لە سەرمانە بوو اینجا لەبەر ئەوە کە شەقام لەوە تێگەیش کە لە ئێستا ئەبێ یەکبوونی یەک تاکەکانی ڕەوەندی کورد لە ئەوروپای بەگشتیوانە هەرتا لە ناوخۆی هەرێمی کوردستان و هەتا بڵێن لە ڕۆژهەڵاتی کە لە نەورۆزا بینیمان نەورۆزی ئەمجای ڕۆژهەڵات زۆر جیاوازتر بوو لە ساڵانی ڕابردوو کە بۆ خەڵک بە جۆشێکی ترەوە بوو لەبەر هەستەنەتەوە وایەتیەکانیان زیاتر زیندوو بۆوانێ لەبەرەوەی کە تێگەیشتن لە ئەوروپا و دنیا عالەمی دنیا هەمووی لەسەر ئەوەیە کە
کورد بچەوسێنێتەوە کورد بچووک بکاتەوانە نەهێڵێتی یا بگان بە بەگوێرەوان فارێک بەرژەوەندی خۆیان دەڕۆن ینی لەکوێ بەرژەوەندیان هەبێ بەرژەوەندیەکانیان بەڵێەوە لەگەڵ ئێمە یەکی گرتەوە دێن یەکی نەگرتەوە زۆر ڕاحەت پشتمان تێدەکەن وەکو ئێستا شەی بینین هەموو لە دەخۆ سەعاتێن کامانوت دەی بزانین کەی ترامپ لە ئەم شەو لە سووریایە ڕاستە بەڵام بەڕای من ینی لێدانی سووریا ئەگەر هەر لە چوارچەوەی بەرژەوەندەکانیەوان هەبسوورێتەوە دیسان خۆ چیەکرێت هەر ئەوەی ئەخمە بەستەکەی من ئەوەیە لە سەدام حوسێنیشیان ڕووخان عێراقیشیان وێران کرد بەڵام دەرەنجامەکەی چی بوو هەر بۆ بەرژەوەندیەکان باشە کاک عوسمان نازە من دێکشتت نووسینانە چی بوو ئەمە شەشمەوێ بێمەوە لای بەڵێ بێمەوە لای مەسلەی دادگاکە ینی ئەو دادگایە بۆ ئێمە زۆر گرنگە چونکە تەنها مەسەلە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە ئێمە دەتوانین لە دادگا ئەم شتانەمان یەکلایی بکەینەوە بۆ نمونە ڕژێمێکی وەکو ئەردۆغان بێنینە پای محکەمە ئەگەر نەژیە بە غیابی هەڵبەتە نەهاتن لەو دادگایی پاریز نەهاتن ینی ئەمانە چەند گرنگن دەکرێت چۆن زیاتر کات لەسەر ئەم جۆرە دادگایانە بکرێ هەتاوەکو بگاتە ئەوەی کە دادگای نێودەوڵەتی چۆنەوانەی تاوانبارانی کۆمەڵکوژەکانی بۆسنە پەلکێشی دادگاکران و سزادرانەوانیش پەلکێش بکرێت بەڵێ تاوان ئەم دادگایە زیاتر پێ دەوتێت دادگای هەمیشەی خەڵک واتە بەردەوام هەیە و لەلایەن داواکاری خەڵکیشەوە جێبەجێکرێ واتە کە کۆمەڵێک ئەو خەڵکە زوڵم لێکراوە وڵاتەکەیان نەیتوانی ئەو قەزیە بەرێتە بەر محکەمە ئیتر داوا لە ئەمە لە ساڵی 1970 دانراوە تا ئەسە 42 جەلسەیەوە بزانم بەوەی کە دادگای لە پاریس کرا بوو بە 43 جەلسە ئەمە 43 من جارە لەسەر ئەوەی کە چی کراوە لە باکووری کوردستان لە شارەکان بە تایبەتی جەزیرە و سوورچ و ئەو ناوە ئەمە بەردەوام هەیە ئەمەش بڕێک پارەی زۆر کەمی تێچێ من زۆر جار چ برادریش تەلەفۆنیان بۆ کردم پۆستێکیشت نووسی بۆ بەس وەڵی دووبارەیەکەمەوە دەبارەش یەکەمەوە 5,000 یورۆی تێچوو بوو ئازم بۆ 40,000 یورۆ ئەو خەڵکەش کە هاتبووە و محکەمە گەورە بەڵێ ئەو 40,000 یورۆیە وا بزانم برادری وایە ئێستا لە کوردستان سارەکەی بە 80,000 یورۆیە نەک برادرە ینی کەم کەسەیە لە مەسئولەکان بە سارەکان بە 80,000 یورۆ نەبێ ینی تۆ بتوانی بە سارەیەک کە دامێکی پێەکەی دوایی مانتیانە بورەگارتی بەس ئەوە بەڕاستی پێویستە ینی بزانرێت تۆ سارەیەک خێتە ژێر خۆت توانی قەزەی وڵاتێکی بێ دادگایکی ئەوە گەورە پێی دروست بکەیت نیێستا ئەمەگەت پارەی 2 سیارە ساڵی بدەم بە ئێمە ئەمە توانین 4 دادگا دروستکەین یانی ئەمە خۆی ئیتر لەوە زیاتر چی بزانێت چی پارەی تریشەیە و تەخشان و پەخشانەکرێ بەڵام بابێنەوە سەر مەسەلە یاساییەکە ئەمە زۆر گرنگە لەبەرەوەی ڕێیەکی نێودەوڵەتی دروستەکە بۆی کە 66 ئەندامی زۆر مهم بناغی دروستکەری ئەو دادگایە کە ئەمانەژە بریترین لە حاکمی ئەو حاکمی گەورە کە پێشتر قەزی زۆر گەوریان هاتە بندەست یاخود ئەندام ئەو کەسانی کرد لە ناو نەتەوەیە گرتوەکان لە شوێنی زۆر حساس ئیشەکان ئەکادیمیە باڵاکان لەم خەڵکانە پێک دێن ئەمانش قسەیان ئەڕوا و قسەش بەردەوامیش لە کۆڕ و کۆنفرانس و شوێنەکانن ئەمانە کە یعنی کەشتەکە ئەبیستن و قەرارە دەن لەسەر وەزعا محکەمەی جینایی دەولیش کە بەیانی بچێتە هەرە قەرارە ئەدات یعنی ئەمە بەڵام ئەوەیە کە چۆن بڵێ بەپێی دەسەڵات ناتوانێت لەسەر ئەو وڵاتە تەطبیق بکرێت کە ئەم جینۆسایدەی کردو بەڵام ئەمە خۆ دەتوانێت بکرێتە بناغەیەک یا ئامادەسازیەک بۆ داهاتوو بۆ محکەمەیەکی جینایی ئەمە خاڵی دۆمە بڵێ کەمە باسی کەم یعنی لە ڕووی معنەویەوە تۆ قەزەکە ناسان یعنی بێسا مانگی پێنج کە وا بزانم بڕیارە درێکەوە شتێکم بیستووە کە تاکیدەوە تاوانی شەڕ تاوان دژی مرۆڤایەتی لە باکووری کوردستان دروست بۆ کە ئەردۆگان و ئەو شتە مەبەستت لەکوێ بیستوتە بەڵێ ینی پێشەوەی کە بە تەواوی بڵاو بکرێتەوە ینی بڕیاری ئەو دادگایە پێ ئەچێت ینی ئەنجامی دانیشتنەکە پێ ئەچێت وا دەربچێ بڵێ ئەمە یەک دووەمیشان ئەمە ئەبێتە بناغەیەکی یاسایی واتە تۆ پێویست ناکە جارێکی تر بچی بە دوای دۆکیمنتا بگەڕێیت چونکە لەو دادگایە تۆ چی پێویست بە دۆکیمنتە بۆ دادگاکانی تر بە هەمان شێوە لەو دادگا تۆ کۆیانەکەیتەوە ئەیکیتە شاید حاڵەکانیش لەوێ تۆ جارێکی تر پێویست ناکە چونکە شاید حاڵ ئەمرێ مشکلەی ئەمە داعش هەمووی مرد کەسێکی لەسەر نەهات لەسەر جینۆسایدی یەزیدی بە محکەمە تو تازە چی ئێنی محکەمە
ئەنی ئەوەیە کێشەکەی ئێمە کەوەی کە داعش کردی فەرموو لە کوێیانە هێنیتەوە ئەو شتانەشی کە هەمان بوو بە دیکۆمنتمان نەکردون بەڵێ ئەوەیە کێشەکە یانیوە ئێستا بێ ئەمە بەشێکی تر ئەمە هەرنێ خاڵ ڕاکێشە ئەبێت تەرکیز بکرێتە سەر و داعشانەی کە گەڕاونەتەوە لە هەموو وڵاتانی ئەوروپا هەر کەسە کە بیان ناسێ بەڕاستی برنە دادگا چکە ئەمانە زۆربەی زۆریان ئاگادارن لە مەسەلەکان ئەگەر ئیشەکەشیان نەکرد بێت بە تەلەفۆن بە گوێ بیست بەشدار بوونە جا ئەمە ئەتوانری قەزیەکەی لێ گەورە بکرێت و ینی وردە گەورەی بکرێت و چۆن بڵین بناغەیەکی پێدا بنرێت و باڵا بکرێت ئەتوانرێت لێرەوە ئەم قەزیە ڕوانەی محکمە جینایی دەولی بکرێت چونکە مشکلە ئەوەیە نە سووریانە عراق نە تورکیایی چیان ئەندامی ئەمە خاڵێکی زۆر گرنگە بە نسبەتی یاساوە کەواتە محکمەی دادگای هەمیشەی زۆر گرنگە وەکو باسکرا دووەمیان پێشەوەی ئەمانە تەلەف بن و بڕۆن 20 ساڵی تر بەسەر جینۆسایدەکە تێپەڕێت دەبێ هەرچۆنە بێ ئەم محکمانە ئیشی لەسەر بکرێت و پارێک کۆ بکرێتەوە ئیتر هەرچۆنەی بێت من ئەمڕۆ شالاخانم بینی بڕوا بکەوتی وتی پێم عیب بۆ نەچووە بەڵێ وتی وەنە پێم عیب بۆ نەچووە بەردەمی خەڵک باوی پارەم کردووە يعني معقولة من لو لاتي ثروة وساماني أو أنا ما نهبت رجعنا حتى عند قياش 5 مليون دولار تناهرين أو مسرماية جزارية ما نهبت أو هم مليار دولار بون لباشودي كردستان وبشت جيرفاني دولة تركيا كتديكاته ب أصلحت درجته بسر خمان وجينوسايد شيء بدوباره كنوا زا أما يعني أما باش اشتريتي سيميان تركيز بكرته سروي ئەو کەسانی کە لەو منتیقانە گەڕاونەتەوە ئیتر بە تەڕاستی چی داعش بوو بێت یاخۆچی لە جەبهە نووسرە و بێ و نازم هەرچی ئەوڵات ئەوچی ئەو ڕێکخراوە جیهادی تیرۆریستوانە هەمویان پەیوەندیان بەیەکەوەیە مەجالی تیانە چونکە هەمویان یعنی چوونەتە ژێر لەسەر ڕکێفی دەوڵەتێکەوە کە سونیەکان سەرپەرشتیەکەن و هەمووشان وەکو هین داشی داما لەوێ ئەیگۆڕن ئەمان تەواو بێ ئەیبەنە ناو ئەو ڕێکخراوی پێ دروستەکەن هەروەکوانەی کە ئێستا لە داعش تەواو بوو نەردوغان بردنیەوە چەکداری کردن لە ئەفرین بەکارهێنان بەڵێ ئێستا هەیە ئەوەنێ دەوڵەمەندەکان لێرە کە کۆمپانیەکانیان ئەزمایە نێەوە تر کۆتایی پێێنێ پارەکان هەرماوە چن بە ناویشتەکەنەوە هەمان شتە یعنی ئەمە بۆتە بزنسێک بڕاو بکە ئیشی تەواوی لەسەرەکرێت جا پێویستە ئێمە لەو وردەکاریانە بەڕاستی ئاگادار بین زۆر گرنگە اینجا بە نسبەت وتەوە چی نووسێتەوە بەڕاست زۆر گرنگە ئێستا مەسلەی قەزەی کورد باسەکرێت ڕاستە زۆر کەس نیە بەڵام من ئەوەنەی کە ئاگادار بم لە زۆربەی وڵاتەکانەوە خەڵک دێ ئێستا بە تایبەتی ماستەر و دکتۆرا لەسەر قەزەی کوردیەکان ئەمەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگە ینی کورد گەیشتەوە ئاستەی کە من کە دەستم پێکرد لە ساڵی 2023 لە جامیعی سوانزی بڕاوکە بەدانستا بە دوای کتێبێکە ئەگەڕام بۆی کە لەسەر قەزەی کوردی هەبێت دێڤید ماکدۆڵ هەبوو ئەم هینە بروزنس ئەمەی کامڕۆ لەوێ بوو ئەمە بروسنس بەڵێ ئەوش لەوێ بوو 2023 دوو کتێبی ئەوم دەستکەوت یعنی کتێبی ئەکادمی لەسەر وەزئی کورد هەبوو زۆر دەگمەن بوو کتێبەکانی بڵێنوانەی کە خۆمان جاسا ئەمەش بۆتە خاڵێکی گرنگ بەڵام لە هەمان کاتیشە هەر کەسێکە لە جامیعەکانە توانێت سمینار بژێڕێت دەتوانێت ینی لەو ڕێگایەوە گرنگەوانەی کە کار لەسەر کورد دەکەن تۆ ڕاستی مەسەلەکەیان پێ بگەین بەڵێ سەرچاوە دەبێت بۆ نمونە سبەینە بێن لە باشووری کوردستان لەسەر مەسلەی کوردی فەیری لەسەر ئەنفال لەسەر هەڵەبجە کار بکەن شتیان لەبەردەست بێت بەڵێ ئیشێکی زۆر باش لە ئارایە بەڵام دڵنیا بە زۆر درەنگمە پێڕاگەشتن مشکلەکەشمانەوەی کە کوردی باشوور بەڕاستی ئێستا نەوەی دووەمان پێ نەگەیشتووە ینی نەوەی یەکەمان لە بڵێن ئەوەی جیایە لە هەفتاکان و هەشتاکان کەمێک هاتنە دەرەوە بەس لە نەوەتەکانەوە زۆرتر هاتنە دەرەوە تۆگە حساب بکەی لە ساڵی 95 کە خەڵک کۆڕەوی کردبێت مناڵیشی لەدایک بیان لێرە و بێ ئێستا تەمەنی 22-23 ساڵە یعنی تقریبا 10 ساڵی تر ئێمە بەرهەمێکی زۆر گەورەتر ئەچنینەوە لێرە بەڵام زۆر گرنگە دوێنەش یەک سەعات وابزان دانیشتنە کاک ئەحمەد حاجی ئەحمەد باسمان کرد ئەو هەموو نەوە جوانەی کە پێ ئەگا ئەبێ بگرێتە کۆمەلگای کوردەواری بگرێتە خۆی نابێ هەر کوردە و هەر گەنجە و بەلایەکە بڕوە زۆر گرنگە لە ئێستاوە کۆمەلگای وردە و خێریەوە ئەمە دروستەکرێ بە دڵنیایەوە ئەوە سەبریشیێنە خاڵێکی تر کە زۆر گرنگە میدیا تورکیەکان چاواشەکارێکی زۆریان دروست کردووە لەوانەیە سەدان میدیای زیادیان کردەوە اینجا دوایەوە پیجی بەر سێبەریان کردوێتەوە بە ناوی کوردیەوە ئیشەکەن کۆمنتێک لە فەیسبووکی 100 کەسێ کوردێک نییە دە کۆمنت بنووسێ یعنی بەمە پێویستە مەشەمووی مهمە کاکە خەباتە کە تۆ لە ماڵەوەی دانیشتوێ لەسەر فەیسبووکی هەر بەیەس و بەنەوە بە دەنگێک بەوە ئەمە هەمووی گرنگە چکە ئەمە
ئەمە بریتە لە ئەمڕۆژەوە بۆتە بەشێک لە ژیان تۆ ناتوانانی لە بەرچاوی بەدڵنیایی خۆ فەیسبوک ئەم شۆڕشەی بەهاری عربی زۆربەی فەیسبوک و هینە تەکنۆلۆژیایی هین ئەم کۆمیونیکیشن بەڵێ میدیا کردی سوسیال میدیا بەڵێ ئینجامە زۆر گرنگە اینجا ئەوەی کە شتێکی وانەماوە کە بەڕاستی من بڵێن ئەڵەتەم پرسیاری کەمەیە دوایی دێمەوە خزمەتت بچمە لای کاک حەسەن والی وەڵا باوەش بڵێ لە بیرت کەوتەوە ئەتۆ بۆ خوێندەوە ئەوە جارێکتر باسم کردووە جارەکەی ترش 2000 لە بەرنامەکە باسم کرد هەر لە بیرت بڕوا بکە نەوەڵای لە بیرم نەچ بەستاڵێن ئەم کابرای بۆ ئەوەنە لەسەر ئەوە تاکی دەکاتەوە چووکە لە فەیسبوک لە قسەکردن لە بەرنامە لە هەمووی هەر باسێکم والله عیبە هەر شتێک وهای مەید ئین تورکیت پێوە بوو تۆ بیکڕی بەسە یعنی بەسە نەبە تیاری تورکی بە هاتو چۆ بکەین نەبا بڕۆین بە وڵات تورکیا نەبا خواردنیان باشە وڵاتێکە لە 1993 وڵات ئێمە ناتوانین خواردن پێ بکەین ئیلا بێ خواردنی تورکی بکڕین بە تیاری تورکی بڕۆین یعنی بەسە ئەمە کۆتایی پیاتەوە خۆ من باشە بچینە لای کاک حەسەن والی کاک حەسەن تۆ چ پیژنیارێک دیری دەڕایی هەم سەرکردەی لێ کورد هەم ملەتی کورد بە تایبەتی ژڕای فەیلیل کە ئێمە هەموو یەک بین یەک خیتاب بین وەگەردی یەک وەکی خوشک و برا فەرق و جیاوازی لە نێوان کوردی فەیلی کوردی سۆرانی کرمانجی چوزانم بادینی پێگاتەی وەکی سونی یارسانی نەوەدە فەرق نییە ئیمە بینە خۆمانە بە کوردی فەیلی فەرق نێکەی بێنە بەلی هەس مخصوصا لە بەغدادا ئیمە فەیلیە لە خۆمانە مەذهبی چگنە نامیان یعنی بلەبیشە من عقلیان شوشتنە هەم إنه بيشن بيشتر ومذهبي ده قومي زيادة أراستم مذهبي كان ورقته بلي يهم عتاب بمان وكردل خمانا إن مدرسة ديري من ثقافة قومي ديري من نرسي رامان أوانا بيشتر رسينا وإيما چون إيمان نزيك من وأوانا بيشتر ده لبانا وده مثلا كردل خمانا تأثير يوان زياتر لسرته بله باشا أو جبو لبرويك أو تأثيره كم كينوا چی بکەین خو خطاب السياسي كرديل خمانة تشجيع خمان نكده أنه إيوه كرديل فعلي لخمان بالعكس إيما مثلا يستم كونفرانسا ما درفتك هل يك وتا دلي بالي كردانيا صار بارشة كردي فعلي بالي أو رسنن أو بردی بناغی شۆڕشە یەک لە دوایەکەکانی باشوور بوون قوربانی زۆرتان داوە ئەمانە بەس نییە بەوەی کە ئێوە ژۆک و کوردی فەیلی الآن ورسینا الآن یه تازه إما قصة كيما قصة مانا مثلا 10 سال بيش و 20 سال بيشه يا أول انقلاب وقت نظام بعث دبنشك إما تأمل داشتي من إنه بيشتر بيشتباني ده كردل خمان بيان نزي كمان ولي متأسفانه نا چشتي نش نفتي من حتى ده كردل خمان كردل فعلي مثلا كاركان و احزاب السياسي كردي اوانه هم نوسان وردمان زۆرێک لە پارت سیاسەکانی باشووری کوردستان دامەزرێنەرەکانیان کوردانی فەیلین هەم لە پارتی لە یەکێتی لە حزبی شوێعی لە سۆسیالیست بەلی دیری بن ولی متأسفانه یانە کارکەنە را حزبێلی خۆیانە نه ئەرایی کوردێلی فەیلی خۆیان یا بۆ بەرژەوەندی شخصی خۆیان بەلی هەی جوریە متأسفانه یەسە پەیامت چییە ڕێیەمانە والله ما خوازم ده قومي لما ده فعلية خمانة بايد فكرة خوان بكن توحدون بايد بزانن خوان كردن بايد بنيشن فكرة خوان بكن إنه ورد كردية جمدون يب مهمة ترين تشتغل. بالله باش سپاس دكم كاك حسن كاك زيرك اگر مايكك بگري دي ساندمو سر مجاري هنر. بيدواي لرقي هنروا آيا دتوانين روبروي هجموني داگیرکاری و هوەری وڵاتانی دیکە بینەوە هوەری ئێمە بە چ شێوازێکی ینی دەتوانین بیگەین ئەو ئاستە ئێستا هەڵبەتە نەک من بڵێم زۆرێک لە خەڵکانی دیکەش پێیان وایە هوەری ئێمە لەو ئاستەدانیە ڕوبەڕووی هوەری ئێرانی هوەری بەرفراوانی بۆ نمونە تورکیا یا هوەری دیکەی وڵاتانی عەرەبی بێتەوە چۆن بکرێ ئەمە پەرەی پێ بدەین
ئێمەش لە ڕووی هوەریەوە بتوانین شان بەشانی خەباتی چەکداری دیبلۆماسی مەدەنی خەباتی هوەریشمانە بێت تێکۆشانی هوەریشمانە بێت. بەڵێ سەبارەت بە هوەری پەیکەرسازی لە مێژووی کوردەشت هوەرێک نییە بەنای هوەری پەیکەرسازی بەڕاستێکی هەندێک گەڵبەتەینمانەیە هەڵکۆڵین و ئەوانە لەسەر چیاکە ئەوە دیوێکی ترە ئەویان دیوێکی تر بابی پێکەرسازی بەشێکیان بۆ قوساتی ئاینی دروست کراون و بەشێکیان بۆ پەرستنی پادشاکان هەر لە کۆتایی هەردووکیان هاوچەم هەڵبەتە گەرەوانش نەبوو ناسێمە و مێژوەمان نەبوو بێگومان وایە نەمانچی گوزەراوە بەڵێ چکە هەموو ئەوە شتێکی ڕوونە کە لە سەرەتایە نووسین و مێژوو نووسینەوەی مێژوو لە ڕێی وێنەوە بووە یاخود لە ڕێی هەڵکۆڵینەوە بووە بە دیوێک لە دیوەکان ئەمەیانە بەڵام وەکو تایبەت بێ بە هوەری شێوەکاری پەیکەرسازی بەداخەوە نیمانە ئەم هوەری پەیکەرسازی ئێمەی کە کاری هوەری پەیکەرسازیەکەین هاتوینێتە سەرخوانێکی بەتاڵ هەڤاڵگیان ئێمە بەداخەوە لە پێشینەی ئێمە جیاوازتر لە هەموو هوەرەکانی تر خوانەکەمان خوانێکی بەتاڵە بەڕاستێکی جیاوازتر وەکو بڵین هوەری گۆرانی یاخود هوەری موزیک هەریشێک لە چمکەکانی تری هوەری تا ئەندازەی هوەری شانۆ کۆنترە یاخود دێرینترە یا ئەتوان بڵێ مێژوویەکمانەیە ئەویش هەڵبەت زۆر دوور و درێژ نییە بەڵام بە تایبەت هوەری پەیکەرسازی هوەرێکی زۆر تازەیە یعنی مێژووی لە باشوورە ئەتوانم بڵێم هەڵبەتە پێشووتر چەند محاولاتێک هەبوو لە سەردەمی ڕژێمی بەعس چەند محاولاتێکی تاکوتەرا بووە و بەشێکیان نەگەیشتونەتە ئەنجام یاخود گەیشتونەتە ئەنجام و دواتر لا براون لەبەرەوەی ئەو هوەرمەندە بە ئاوازی ئەو سیستەمە یا ئەو ڕژێمە سەمای نەکرد و یاخود نەی نەخشاندووە لای بردووە پێم وایە نمونەیەکی زند و پەیکەری کاوی ئاسنگرە کە لابرا بەڕاستێکی چکە جۆرێک لە شۆڕشی دروست کرد جۆرێک لە ڕێپێوان و هەڵچوونی خەڵکی دروست کردەوە نیوەکو ڕوژانی هەستی نەتەوایەتی خەڵک بەڕاستێکی کاوی ئاسنگەر لە ئافرین لابرا وەکو ئەوەی کە کاوی ئاسنگەر لە ئەفرین بەڕاستێکی بڵێ بۆیە هەمیشە ڕژێمەکان لە کاری هوەری پەیکەرسازی خود پەیکاتاشی زۆر ترساون چون مێژوویەکی سەنگینە کە ئەمێنێت و تەمەنی 1000 ساڵە ئەبێت و لەگەڵ ئەوەشات جۆرێک لە جۆراکان تاودەرە بۆ شۆڕش یاخود وروژێنەرە بۆ تاکەکان لەسەر شقامە دەمێنێتەوە ڕۆژانە هەمیشە بەرتەکەوێت بڵێ ڕۆژانە بەرتەکەوێت ئەو یەکێکە لە تایبەتمەندەکانی بەڕاستێکی بۆیە بەداخەوە ینی ئەمە هەڵبەتە هۆکار هەیە بۆ ئەمە ینی نامێ بچمە قوڵاییەوە چکە پێم وایە ئەبێت دوو بە پرۆگرامی لەسەر بکەین دیوی چیان دیوی ئاینیە ینی بەداخەوە لە کۆمەلگای ئێمە تا ئەم لە حزێ و تا ئەم ساتەش لەبەر ئەوەی کە ئاین لەگەر ڕێز و حرمەتم بۆ ئاین کە بە ئەندازەیەک یاخود بە شێوەیە لە شێوەکان زاڵ بۆ بەسەرمەنە تام ئەندازێش کە هەموو هوەرەکان و لە ناویان بە تایبەتتر و بە دیاریکراوی هوەری شێوەکاری و بە تایبەتترش لە ناو شێوەکاریە هوەری پەیکەرسازی بە هوەرێکی حرام یاخود ناشرین یاخود مەکروه ناو ئەبەرێ بەڕاستیەکەی ئەمیان یەکێکە لە هۆکارەکان دیوێکی تری هۆکارەکەی ئەوەیە کە باسم لەو کرد کە بە درێژایی مێژوو بەداخەوە کە کوردەکان لە هەر چوار پارچە لە ژێردەستە بوونە و هەمیشاش ئەبێ ئەو هوەرمەندە بە ئاوازی ئەو سیستەمە هوەرەکەی داڕێشتایەتەوە بەشێک لە زۆرێک لە هوەرمەندەکان و بە تایبەتیش دیاریکراوی پەیکەرسازەکان ئامادە نەبوونە بەو شێوازەکارە هوەرەکانیان ئەنجام بن بۆیە بەداخەوە ینی ئەتوانم بڵێم خاوەنی هوەرێکی دێرینی هوەری پەیکەرسازیە خود پەیکەرتاشینی ئەگەستا تۆ یەگەی لە باشووری کوردستان 27 ساڵە لە ڕۆژاوای کوردستانی ژەوە ئێستا وردە لەوێ شتێک دروست بووە ینی هەیە و پێگەی هەموو ئەم ئیستا لە باشوور هەوڵ هەیە و هوەرمەندی زۆر باشمانەیە هەواڵجیان بەڵام بەداخەوە هەموو هەوڵەکان هەوڵی تاکە کەسین یعنی هیچ موسسەیەک وەکو پێشووتر ئاماژەمان بۆ کرد بەڕاستێکی لایەنی پەیوەندیدار محاولات هەبووە یاخود دەستگرۆیی هەبووە بەڵام بە ئەندازەیەکی لاواز کە شاینی باسکردن نییە بەڕاستێکی لە کاتێکە تۆ بتوێت مێژووی نەتەوەیەک بی لە ڕێکاری هوەریەوە یاخود بی فاوندەیشنێک و پێگەیەکی هوەری پتە و داڕێژی بۆ کۆمەلگایەک بۆ ملەتێک کە هەموو جیانی چاو ساوە و نەهامەتی و نەکبەتی بێت کە ئەبێ هەرسەر سوچ و کۆڵانێکی نیشتیمانەکە مینۆمێنتێک و پەیکەرێکی لێبێت نەکراوە بەداخەوە نەکراوە چۆن نتوانین بیکەین ناتوانین بیکەن چون کە ئەمەی کە ئەکرێت ئەم هەوڵانەیە کە من ئەتوانم کارێکی هوەری کەرەم و بیبم بۆ
کۆبانێ بەڵام ئەبێ ئۆتۆمبیلەکەی خۆمی بۆ بفرۆشم ڕەنگە جارێک دووجار لە بتوانم ئەم کارە بکەم بەڕاستێکی هەوا بەڵام لە دوێوە توانام نامێنێت بەڕاستیەکەی بەڵام ئەی چێ بێت ئەبێ بێت سەپۆرتی ئەمە بکات چون کاری هوەری پیکەرسازی پێویستی بە بودجەیەکی بودجێ هەیە بەڕاستێکی و بە تایبەتش ئەگە بتوێت لە مەوادێک و لە کەرستەیەکی باش بمێنێت بۆ چەندین سەدە و بۆن چەندینەوە دوای خۆت ئەم مێژوە بنووسیتەوە لە ڕێکاری هوەری حتمما ئەبێت لە بڕۆنزیا لە ستیل یا لە موادێکی گرانتر لەوە دایڕێژیتەوە هەرەوەشە بۆیە من دەڵێن ناتوانین ڕوبەڕووی هوەری ئێمە هەمیشە هەڤڵ من ببینینی من بە حکمی ئەم کارکردنم لەنا ئەم وەسەتەوە چەندین ساڵە کە بیری لێ ئەەکەمەوە پێم وایە ئێمە هەمیشە کورد بیرمان کردوتەوە هەمیشە کورد بیرمان کردوتەوە ئەم لە حەزەیە ئێمە یین کارێکی هوەری ئەەکەین یان یین موسسەسەیەک دروست ئەەکەین ئەم موسسەیە ئەوەنە کورد بیر ئەەکەینەوە بیر لە پاشە ڕۆژ و لە دەرئەنجامەکانی ناکەین بەڕاستێکی کارێکی هوەری هین دای ئەنین ئەلێرە یین عیمارێک دروستەکەین بەڵام ڕەنگە جادەیەک بڕات بنەوەەوە ئەوش هەموو کارێکی ئەوەیە ماستەر پلانمان نییە استراتیزمان نییە بەڕاستێکی و بەرنامە ڕێژیمان نییە نەبوو ئێستا و نەبوو ئایندەش ڕەنگە ببینینی من هەڵبەت ئەمە کەم و کوڕێکی هەمومانە بەداخۆی سەباز لە کەم و کوڕەکانی خۆمانەکەن خۆزگا باسمان بە دیوێک لە دیوەکان باسمان لە دیوێکی تری خۆمان بکردایە بەڵام بەداخۆی ئێمە کورد بیرەکەینەوە بۆیە هەمیشە زۆر بەداخەوە هەموو شتەکانمان تەمەنێکی کورتی هەیە وەکو چۆن ئەلێرە کارێکی هوەریدا ئەنی سبەی دووسبەی نەماوە بەڕاستێکی و پێم وایە نابێت ئەم کارە ڕووبە بەڕاستی بۆ نمونە زیرەگمیرە پەیکەری بەرخودان دەکاوی کە لە کۆبانی پێ دەڵێن نارین میرکان هەر بەو ناوەژ ناوی دەرکرد لەوێ زۆر قەدری لێ دەگیرێت تا زانکۆی بەناوە دەکرێتە پۆستەر دەکرێتە لۆگۆ ینی ئەمە پێدوان ئەمە شێوازەکە لە وەرچەرخانێکی دیکە و قەدردان بە کار و بێگومان ئەمە سیستەمێکی کەدی بەڕێزت بڵێ ئێمە باس لە سیستەمێک ئەەکەین کە ئیسە من خۆم تێ ئەژێن بەڕاستەکەی بەڵام ئێستا کار هوەرەکەم لەژێر سیستەمێکی تر ئاژێت دەکەم ڕاست بڵێ ئێمە باس لەم سیستەمەیانە ئەەکەین بەڕاستێکی وە تەمەنە ئەەکەم ینی تەمەنە ئەەکەم ئەو گرنگی پێدانە لە ڕۆژ ئاوا زیاتر و زیاتر بێت وە گەشتبینم زیاتر ئەبێت و تەمەنە ئەەکەم لای خۆشمە لە دوای 30 ساڵ لە سربەخۆی و خۆ حکومکردن و خۆڕەوی کە ئەبێت چاوەڕێ ئەوە نابین بەڕاستێکی بەداخەوە زۆر باشە کاگ شاسوار بێ مەلای بەڕێزت دە دقەیەکمان ماوە جاگەر 5 دقەیەکی تۆ قسە بکەی باش 5 دقەکەی تریشی ئەگەر شتێکی هاوڕێیان مابێ هەڵبەتە وەش بڵێم هەمووتان ماندوون دووسێ ڕۆژە هەم ڕێگای دوور هەم کار و خەبات هەم ئەم ڕۆژ کۆنفرانس لەسەری سپێوە تا ئێستا سپاسان دەکەم سپاسی ئەو ماندووبوونەتان دەکەین بەڵێ جا من دەمەوێت کاک عوسمان ئەم هەژەی بە شتێکی زۆر گرنگدا مەسەلەی بایکۆت بە تایبەتی ئەمە کە لە ئەوروپاین بەڕێزت لە ئەوروپای ملیۆنان کورد لێرەی ینی پارەیەکی زۆری ئێمە دەچێتە گیرفانی دوکان بازار کۆمپانیا تکت پەیوەندیەکانی تورکیاوە پەیامت چییە بەوەی کە ئێمە کورد لێرەوە دەست پێ بکەین لە ناوخۆژ هەڵبەتەشان بەشانی ناوخۆ بایکۆتی کاڵای تورکی بکەین وەڵا ئەوە مێژووی هەیە ویش دیسانەوە من بە مێژوو ئەیگرم غاندی نمونێکی زۆر زیندووە غاندی لە وڵاتی خۆیاوتی بایکۆت بکەن تاسیراتی خۆی بوو تاسیراتی خۆی هەبوو بەڕاستی بەریتانیان بە چۆ گێنە بە تاکی ئەوان خۆیان بە جۆرە قوماشێک پۆشی کە وەکو کودەری وا بوو ڕاست ئەمە یەک ئەزانی من بۆەوە چونکە ئێمە لێرە زۆرێک لە شتەکانمان خواردنەکانمان خواردنگەکانمان جلوبەرگەکانمان ینی هەمووی ئەوانە لە یەک دەچێت دەتوانین لەوێ بە ئاسانی لای تورکەکان بەدەستمان کە غافڵ لەوەی ئەمە دەبێتەوە بە بۆمب بوو دەبارێ بەسەر خۆمان کاتێک کە جەنگ ڕوەیات لە ناوخۆیان ئاعتیما دەکرێتە سەر بەرهەمی ناوخۆیی پێم سەیرە تاوەکو ئێستا وایە مە بەرهەمی ناوخۆیمان زیایی کردبایە کە چی زیاتر ئەڕۆی تەنانەت تەماتە و ئەو هینانەی خوار بەروبوومە خۆراکیەکانیش لە دەرەوە هاورداکەین بۆ نمونە ئێستا دەشتی شارە زوور ئەگەر بەس تەنانەت تەماتی تیا بچێنی بەشی ئەوەش ئەکات بینێری هاوردەی دەری شەوی بکەیت برادەرێ وتی چوینەوە بۆ شارە زوور هاوین شووتی یۆنانیمان کڕی شووتی لە شارە زوور نەبوو لە یۆنانەوە شووتی گەشتۆتە ینی لە تور مەبەست لە تورکیاوە کە ئێت ئەو پارە
دراوە باشە ئەو دراوە دوو جار تەسیرەکاتە سەر چەند جارێکیش نەک لە دوو جار زیاتریش تەسیرەکات یەکێک لەوانە کە پارەی خۆماڵیێنێتە خوارەوە ئەمە یەک دوو ئەو پارە زیندووە کە دۆلارە کە عمرەی سابەی پێڵن ڕاتە دەرەوە لە گیرفانی خۆمان لە گیرفانی خۆمان و بە ناشکریش ناڵێم ڕبعەم و شەش هینە ئەمە شەر خراپە لە خۆی ئەتیماد ئەوە نەش ناکەینی سەر خۆمان جا ئێستا بسیر کە خۆشببختانە ئەگەر بە نمونە بیێنینە ڕۆژاوە تۆسی ڕۆژاوا کە ئێستا هەمووی ئەتیمادی کولیان کردوتە سەر خۆیان لە بەربوومی خۆراکیە لە وردەوردە لە پیشەسازی بچووکایەنە بەرهەم جا من ئەو سیاسەتە سیاسەتێکی بەباش و زیندویە زانم ئەگەر بێت و بایکۆت کرێت وەڵامێکی زۆر زیندوشە لە کاتی خۆیان کەیرێت و بە نسبەت ڕێکخراوە مەدەنیەکانەوە داخوازم لە ڕێی بەرنامەکەشتەوە یعنی ئەگەر بێت و بیر لە پلاتفۆرمێکی زیندوو بکەین و حەقیقی ئەو پێکەوە هەمووی پێکەوە لە ژێر یەک چەترا یەک چەتر و بۆن و بیری نەتەوەی لێ بێت ئێمە ئەو کاتە چاکتر و باشتر کارەکەین چاکتر و باشتر زون و ئەبینەوە و ئەو حەق و مافانەی کە بۆ نمونونەکە لە فەیلیەکانی برامان لە ئەو حەق و حقانەی کە بڵین لە شنگال لێمان ڕۆیشتووە یا با بڵین لە هەشتا یا هەفتا و چوارە هەموو هینەکانمان چاومان بخەینە ڕۆبەغا داخوازیەکانمان وەرگرینەوە بە یەک دەنگ بە یەک دەست بە یەک ڕنگ زۆر باشە هیوادارین من کاتەکەم دووسێ خولەکێکم ماوە ئەگەر کۆمنتێک فەرمو کاک زیرە دوای یاتی کاک شاسوار لەسەر هینی کوالیتی قسەمان کرد سەبارەت بە کارە هونەرەکان ئەزانی هاوڕێیە یەکێک لە چمکە هەرە گرنگەکانی کوالیتی باش کارکردن لە ڕووی کەرەستە و لە ڕووی ئایدیاوە و بە تایبەتی لە ڕێی قەزەیە کە جێنۆسایتە باشە ینی کاتێک کە بەم کوالیتیە باشە کارت کرد و لۆبیکی باشت بۆ دروست کرد وینسکۆ ئەم کارت لێ وەرەگرێت ئەزانیت کەواتە ئەم قەزیەیە بەغێر مباشر لە ڕێی کارێکی هونەریە و لە ڕێی مینۆمنتێکەوە ئەبێ بە قەزەیەکی جیهانی ینی لای یونسکۆ دەپارێز لای یونسکۆ دەپارێزرێت یونسکۆ ساڵانە چێکینی بۆ کات و تعمیرێکات و نۆژنێکاتەوە و ئەچێتە لستی ئەو مینۆمنتە جیهانیانەی کە بۆ جێنۆساید یاخود بۆ یەکێک لە کارەساتە مرۆیەکان یا ئەوانی کە بەدەستی مرۆڤ ئەنجام میراوە ئەچێتە ئەو لیستەوە بۆیە مەبەستم لەوە بکە کوالیتی زۆر گرنگە بۆ کارکردن تەنان لە ڕووی جیهانیشەوە زۆر باشە سپاست دەکەم کاکسە لە شتێکە دێ بەڵێ ئەوەی پێوەستە بە مەسلەی هونەرەوە من ئەیبەستم بە بابەتی مۆنۆمنتەوە دیارە مۆنۆمنتیش پێوەستە بە پرسی زاکیرەوە یادەوەری کاتێک تۆ کە جینۆساید گەلێک جینۆسای دەکرێت لە دوای ڕوودانی کارەساتێک تاوانەکە و میلەتان هەوڵەدەن ئەمە لە زاکیرێنەوەکانیان بهێڵنەوە یەکێک لە بەرپرسیارەتیەکان ئەوەیە تۆ مۆنۆمنتی شایستە دروست بکەیت بەداخەوە ئێمە لە باشووری کوردستان سەرباری ئەو هەموو زنجیرە جینۆسایدی دەرحەق بە خەڵکی ئێمەکرا دووس بەی یادی قوربانیانی ئەنفال و سەری ڕێز و نەوازش دانەوەین بۆ هەموو ئەنفال کە سوکاری ئەنفال پاژماوەکانی ئەنفال بەڵێ ساڵیادی تاوانی ئەنفالە و ئێمە ئەبینین هێشتاکە لە ڕووی ئەوەی کرد لە زاکیری خەڵکا بە گەورەی ببیندرێ وەکەوەی کە دەوترێ ڕۆژانە بەرێکەوتنە لەگەڵ هەبێ نەکراوە خاڵێکی تر هەر پەیوەستە بە تاوانی ئەنفالەوە دووس بێجارێکی تر خەڵک دەهێنرێتەوە سەر شین و شەپۆڕ بەبێ ئەوەی ئاسانترین داواخوازیەکانیان جێبەجێکرابێکە من لێرە ئەندامی پەرلەمانی کوردستانم بەڵام بەڕاستی لەوانم کە لە ساڵی 1990 ڕاپەڕین بووە تا ئێستا ساڵ بە ساڵ ئێمە نەک هەر لە یادەکانە لە هەموو خۆناغەکانە کارمان لەسەر ئەم مەسەلەیەک لەسەر هەموو ئاستەکان بەڵام پرسیاری گەورە ئەوەیە بۆچی تا ئێستا ئێسک و پروسکێنفالەکان ناهێنرێتەوە بە دڵنیاییەوە ناسنامەی گۆڕە بە کۆمەڵەکانیش گۆڕێنراون بۆ نەتەوەی تر و مەزهەبی تر بۆ ئەوەی جینۆسایدی خەڵکی تری پێ ینی تا ئێستاکە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان لە ڕاستیە داواکاری کراوە لەگەڵ پەرلەمانتارانی عێراق قسەمانکردووە لەگەڵ حزبەکانی ئەوانەی لە حزب بووین لە حزبەکانە قسەمان کردووە لە دادگای باڵای تاوانەکان حزورمان هەبووە قسە کراوە بەڵام نایەتەوە
ئەم مەسلەیە بۆ بە کەیسێکی سیاسی ئێستا بۆ نمونە هەفتەی داهاتوو حەزبەکانی باشووری کوردستان ئەچنە ململانەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق دەبا هەمویان لە یەک خاڵە هاوبەش بن ئەویش بەڵێندان بێ بە کەسوکاری قوربانیان ئەنفال هەوڵدەن ئێسکان بەڵام بەڵێنی هەڵبژاردنە جار لە ڕاستیە ئێمەش ئەرکمانە قسە لەسەر ئەم مەسلەیە بکەین یاد بینەوە دو خاڵ ئەگەمێ ئاماژەی پێ بکەم وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە زۆر گرنگە ئێمە بتوانین مۆنە موزیەمێکی گەورە ئەگەر لە برۆکس لە بەلجیکا بێ یانێکێک لە وڵاتە گرنگەکانی ئەوروپا بە دروست بکەین هێشتاش دەنگ نییە بۆ ئەم مەسلەیە وە کەرەستە هەیە لە ڕاستیە ئیمکانێتی جیاجیاهەیەنەوەیەوە ئەندامێکیشیان لێرەوە عوسمان پەیوەندی باشی هەیە هەمیشە لەوەیە بەڕێزی شت بەخۆت تێکە ئەندامیانە هیوادارین دەیت قۆڵی لێ هەڵماڵ و لە ڕاستیە ئەمە مەترەحەوە کۆنگرەی نەتەوەی کوردستان هەم لەسەر ئاسی بە دنیا ناساندنی جنۆسایت هەوڵ بدا ئەو فراغی کە حزبە سیاسیەکان لە مەسەلەیەوە تا دیتر لە های ڕای دەسپێرن بۆ پرۆژە بەڵێ دەیتر بۆچی خۆمانین هەم کۆنگرەی نەتەوەی هەم خۆمان هەم پارەدارەکە کاتم نەما داوای لێبوردنەکەم زۆر سپاسان دەکەیم لە کاک حەسەن والی چالاکی فەیلی فرە سپاس ئەڕای هاتنت فرە مەمنون ڕای گفتوگۆکانت کاک زیرەک میرە هونەرمەند و پەیکەرساز زۆر سپاست دەکەین کاک سالار مەحموود پەرلەمانتاری هەرێمی کوردستان هیوادارین پاژماوەیە کە بڵێن دکتۆر عوسمان ئیسماعیل خوێندکاری دکتۆرا لە یاسای نێودەوڵەتی خات و هەرمەن ئەحمەد ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان زۆر سپاست دەکەین کاک شاسوار ڕەوف سەرۆکی ڕێکخراوی هاوکاری واشتی نێودەوڵەتی زۆر سپاس بۆ بەڕێزت هەروە کاک وەحید فەیلی چالاکی سیاسی و مەدەنی فرە سپاس ئەڕای بەڕێزیشت فرە مەمنون وەلیتان کە هاتن لێرە ئەم داوەتەتان قبول کرد بەڵێ بینەرانی بەڕێز زۆر سپاسیەوەی ئازیزیش دەکەین کە تا ئەم ساتانە نزیکەی دووکات ژمێرێک شتێک کەمتر لەگەڵ ئێمەدامانەوە سپاس بۆ هەموو لایەک شەو و شەوگارێکی خۆشتان هەبێت.